ئایزان و خۆشەویستان ئەمڕۆتان شاد و ئەم کاتتان باش. من شەماڵ عەلی موجایشتر لەگەڵ ئێوەی ئازیزان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەشتر لە ڕێگەی کەناڵی هیواوە. ئەم بەرنمەیە ئەمڕۆ 22/12/2024 سەبارەت بە دۆخی سووریایە. وەک لەو ناونیشانەیە بینین دۆخی سووریا هەڕەشەی ئیسلامیکردن و ئایندەی ئەزمموی ڕۆژاوە کە من لەم بەرنمەیە پێم خۆش سەرەتا باری سەرنجی خۆم ئەوەی کە لەلای خۆم گەڵاڵە بووە بەوەی ئازیز بگێنم، دواتر بوار بۆ بینەرانی خۆشەویستە بچ بە کۆمنت بە سەرنج و پرسیارەکانیان یاوانەی کەوا پێشیان خۆشەتوانن لە ڕێگەی ماسنجەرەوە ئاگدارم کەنەوە. من حتمما لینکی ڤیددیو و لینکی ستۆدیۆی بەرنمەکەیان بۆ نێرم لە خزمەتیان نابووم بۆ بیستنی باری سەرنج و تێڕوانینیان. هەندێک هاوڕێ لە دوێنێ ئاگاداریان کردمەوە کەیانوێ بەشدار بن، لینکەکەم نردووە بۆ ئیمەدێکە بۆیان بکرێ لێرە بن لەگەڵمان و پێکەوە گفتوگوۆیەکی بە سوود سەبارەت بەم بارودۆخە نوێی سووریا بکەین کە نەکتەنها وەک خەڵکانی کوردزمان بەرەوەی ڕۆژاوە ئەزمموونیەکە و ئێمەمانان کە بە کوردی قساکەین ممکنە هەست بکەین کە ئەم ئەزممونە لێمانە و نزیکە، بەڵکو بەو پێیەکە دانیشتی خۆرهەڵاتی ناوەڕاستی وەیشێک لە وڵاتە گرنگەکانی خۆرهەڵاتی ناوەڕاست ئاڵگۆڕێکی زۆر سەریعی بەسەر هاتووە. ئەم باسە باسێکی زۆر زۆر مهمە و ممکنە لە نزیکەوە مەسی ژیانی کۆمەلگای ئێمە بکە، ئایندەی کۆمەلگای ئێمە بکە و ڕەنگە تاک بەتاشی ئێمەش لەم بارودۆخەیە کاریگەری ئەم بارودۆخەمان پێوە دیار بێ. من سەرستا پێم خۆشە بە شتێک دەست پێ بکەم کە لە ڕۆژەکانی ڕابردووە بۆ من ڕوویدا. دو هەفتەیەک لەمە بەرهاوە ڕۆژی یەکشەمە بوو بزانم کە هەواڵی ڕووخانی دەسەڵاتی بەشار ئەسەدم بیست و ئەوم بیست کە فعلان بەشار ئەسەد وڵاتی جێهێشتووە و ئەوانەی کە بەخوایان ئەڵێن ئۆپۆزیسیۆنی بەشار ئەسەد یاخود ئەو هەیئەتی تەحریری شام و چەکدارەکانی گەیشتوونەتە دیمەشق لە ڕاستیە بڵین هێستێکی تێکەڵم هەبوو لەلایەک پێم وا بوو کە ڕووخانی بەشار ئەسەد مژدەیەکی خۆش هەواڵێکی خۆشە بۆ زۆرێک لە خەڵکی سووریا، ڕژەمێکی سەرکوتگەر کە بە ئاگر و ئاسن ماوەی 54 ساڵە نەکتەنها لە سەردەمی حکومی بەشار ئەسەداتەنان سەردەمی باوکیشی هیچ کاتێ درێغی ناکرد کە بە فڕۆکە هەڵبێتە سەر شار و خەڵکی سیڤیل و ماڵ و حاڵێن لێ تێک بات و کە لە پادشا بکە. ئەسان مێژمیوانی نەبوو لە بێسەر بشوێنکردنی دەیان و سەدان کەس لەوەی کە نەکتەنها کەسانێکە خەڵکی سووریا بوو نەتا کەسێکە بە ڕێبواریش ڕێکەوتە سووریا بمشین بوو بگیرەوە لەلایەن ئەمن و دەستگای ئاسایشەکانی ئەسەدەوە ئازیەت بدرێن. هەموو بە سووریا تێپەڕینەوەمان بینی کە چۆن ئەو دەسەڵاتە پۆلیسیە لە ئاستی پۆلیسیکی خوارەوە شافاسد و بێکەڵک و گەندەڵە و چۆن چۆنی کە ممارەسەی یاخود پراکتیزەی دەسەڵاتێک و سەرکوتێکی زۆر ئاشکرا و پێچوپەناکەن. لاچوونی سیستەمێکی لەم بابەتە هەڵوەشانەوەی دام و دەستگاکانی ئەم ڕژێمە و گۆڕگومکردنی مژدێکی خۆش بوو بۆ هەر کەسێکی ئازادی خواست چ لە ناوچەکە چ لە جیهانە. بەڵام دیارە من پێم خۆش نییە لێرە وشێ بەڵامیش بەکاربێنم، پێم وابێ هەر لەو خاڵەیە ڕابۆستین و لێرە باسێکی تر بکەین. ئەم پێخۆشبوونە ئەم بڵین دڵخۆشیە بەم هەواڵە مەسلەیەکی زۆر زۆر ڕەوایە و هیچ ئەم لە ئەولایە یاخود پێچوپەنایەکی ناوێت. ڕاستی ئەوەیە کە ئەم هەڵوێستەی من هەندێک لە هاوڕێیانی تووڕە کرد، هەندێک لە هاوڕێیانم کە ڕێزی تەقدیری زۆرم بۆیان هەیە پێیان سیر بوو کە ئەمە چییە بە سەرکەوتنی هێزێکی ئۆپۆزیسیۆنی بڵین داعشی خەریکی دڵخۆشەکەیت و ڕاستە ڕژێمی ئەسەد ڕووخاوە، بەڵام ئەوەی کە جێگی گرتوتەوە کۆمەڵێک کۆنەپەرستی زۆر لەو دڕندەترن و ممکنە ئایندەی سووریا زۆر لەوە خراپتر بێت کە ئێستا هەیە و زۆر لەو دیێڕێی نیشت و ڕەبووم کە نووسی بووم سەرباری ئەوەی کە مەترسی زۆر گەورە لە ڕێگایە، بەڵام فرسەتی ئاڵوگۆڕی پۆزتیفیش هەروە هەیە.
پەرسەندن یاخود ئاڵوگۆڕێکی باشتر بوونی هەیە. یەکێک لە ئاوڕێن هەتا نووسی بووی من لەگەڵ شەماڵە لەسەر هەموو کوشتارەکانی پێشووتر من دڵخۆش بووم ئەو دڵ ناخۆش بوو دیارە ئاماژەی بە کوشتنی هەنی و کوشتنی سەنوار و کوشتنی حەسەن نەسروڵڵا کردو ئەوانە بەڵام ئەو وەختە پێی ناخۆش بوو یاخود پێ خۆشحاڵی دەرنابڕی بەڵام ئێستا کە من کە ئەو پێخۆشە من زۆرم پێ ناخۆشە کە حکوومەتی سووریا ڕووخاوە ڕەنگە سەر بە دوو بزوتنەوەی جیاوازنی منیش وتم نا ڕەنگە مەسەلەکەەوە بێکە ئەم تاوانەی یاخود ئەم ئاڵوگۆڕی کە ئێستا کراوە بەدەستی ئیسرائیل نەبووە. بەرحاڵ من وازانم کە ئەم گۆڕانکاری کە لە سووریا ڕوویداوە لە پێخۆشبوون و پێ ناخۆشبوو نەبێ واوەتر بچێ و باسەکە لەسەرەوە نییە چیمان پێخۆش و چیمان پێ ناخۆشە. وەڕاستی من لە شتێکیش تۆزێک تووڕە و بێزارم بەڕاستی ناڕەحەتم کە بینم چەپەکان قسێکی عەرەبی هەیە ئەڵێ ئیدەورون عەزە یشبعون بها لەطم یاخود ئایزین عەزە یشبعو فیها لەطم ینی بە شوێن تەعزیەک ئاگەڕێن تێتوان لە خۆیان بن. بەشێک لە چەپەکان وایان لێ هاتووە ئاڵگۆڕێک لە دنیا بینی هەمیشە و دایم بۆ لایەنە نەگەتیڤەکان ێگەڕێ و بە سەر و بەتەڵاکێتە خوارەوە و دنیا تاریگەکات و هەموو شتێک ڕەشە و هەموو شتێک بێ ئایندێ و هەموو شتێک تاریکە و تر معلوم نییە ئێمەمانانی چەپ و کۆمونیز وجودمان بۆ چی باشە ئەگەر هیچ ئومێدێک لە مێژووی ئینسانێتان نەماوە ئەمانە ئێمە چێکین دێن ئەوەی مەخەریکی چین بە بڕای من ئەمە میتۆدی کەسێکە کە زۆرتر مراقیبە پێخۆشبوون و پێ ناخۆشبوون بۆ لایەنگرانی بەرشە جایزە کە بەرشا دۆڕێایی باتەوە بەڵام بۆ کەسانێک کە نایانێت بە تەنها چاودێری ڕووداوەکان بدان دەیانوێت خۆیان خەنە جێگەی کەسانێک کە بەشدارن تیا یاخود لە ڕوانگە و لە میتۆدی ئاکتیڤیستێکەوە ئەڕوانەوانێت پێخۆشبوون و پێ ناخۆشبوون نییە دۆخێکی نوێ هاتۆتە کایەوە بەڵێ ئێمە ترسیتایە بەڵام فرسەتەکانی چین هەمیشە دایمەوێ پرسیارەوە بێ و ئێمەمانان ناتوانین وەکو خەڵکانێک کە ئەمانەوێ ئایندەیەکی باشی بێنی پێمان وابێ هەموو ئەو گۆڕانکاریانێکێ لە ئیرادەی خودی خۆمان و لە هەڵسو و کەوتی خودی خۆمانەوە دێ نا زەمینەیەکی مادی هەیە بۆ ئاڵگۆڕانە وە فرسەتێکی لە کۆمەلگای ببی ناسینەوە لەناو خودی موسیبەتەکانە چارەسەر هەیە مارکس لە سەرەتای ژیانیەوە لە بەرامبەر پرۆدۆ ناوتی و نابێت لە هەژاریە هەر قوربەسەری ببینینەوە لەناو هەژاریە ماشی ئاڵوگۆڕی پۆزتیفیش وجودی هەیە لەناو هەژاریە توانی یاخیبوون ببینی هەوڵی خەباتکردن و ئاڵوگۆڕ ببینی بۆ بڕای منەوێ بە هەمان میتۆدۆی مەسەریە ڕووداوانە بکەین هەر بۆیە من لەو بابەتەوە ئەمێ پێم خۆشە سروری خۆم لەگەڵامەوە هاوڕیانە دیاری بکەم کە بەم دۆخی سووریا بێ تااقەت و ناڕەحەتن و بە تەنها ئەوەیە کە ئەتوانێ بیر و بۆ چوونیان نیشان بدەم بەرحاڵ بەر لەوەی بچمە سەر لێکدانەوەم لەسەر دۆخە کە پێم خۆشار لە ئێستا و هاوڕیانی کە بەشدارن زۆر سپاسیان بکەم لەوەی کە بینەرمانن بەڵام لە ڕێگەی خوانەوە گەر بۆیان بکرێ لینچێن بەرنامێ لەلای خۆیان بڵاو بکەنەوە خزمەتێکی باشەکەن بە ئێوە بە ئێمە بە بەرنمەکەمان وە بە گفتوگۆی کامانوێ بەرهەمدار بێ هاوڕانێکە لێرە بینەرمانن ئێستا ئەگەر تا ئێستا ژەو کاریان نەکردووە ئەمڕۆبی کەن خراپ نیویی تێناچێت کەناڵی یوتوب لەسەر کەناڵی هیوا لەسەر یوتوب سەبسکرایب بکەن بە دۆست و ئاشنانی خۆتانی بناسیێنن ئەم کەناڵە دەواازەیەکە بۆ گفتوگۆی ئێمە خەڵکانی ئازادی خواز و چەپ و کۆمونیست و سۆشیالیست بە هەر بیر و بۆ چوون و تەیارێکەوە بێ ئەم دەرفەتە سوودێ وەربگرین وەکو جوڵانەوەکانی تر سوۆشیال میدیا بتوانین ئەکتیڤ بەکاربێنین و بتوانین بیکەین بە ئامرازێک بۆ لانی کەم یەکتر بینین یەکتر ناسین گفتوگۆکردن توێشکردن بردبوونەوە لەسەر دۆخەکان و ڕووداوەکان کە بە زۆر بە سورعەت خەریکن ئاڵوگۆڕەکەن بەهەرحاڵ بچمە سەر ئەم باسم کە ئەمڕۆ بۆیەوە ئازیزم ئامادە کردووە وەوە گوتم دیارە لە کۆتایی ئەم باسمە فرسە دەبێت کە هاوڕیان ئەگە پێیان خۆشە بە کۆمنتیان یاخود بە ڤیددیو ئەگەر پێیان خۆش بێ لە ڕێگەی فەیسبوکەوە لە ڕێگەی ماسنجەری فەیسبوکەوە ئاگادارم بکەنەوە بە فەیسبوکەکەش بکەمەوە ئاگاداری ماسنجەر بم هەر کاتێک پێیان خۆش بێتوانن لەو ڕێگەیەوە ئاگادارم بکەنەوە من زۆر بە خۆشحاڵیەوە
لینکی بەرنامەکەیان بۆ نێرن و ئەتوانن بێن لە ستۆدیۆ و لەگەڵ ئێمە بەشدار بن. بەڵێ ڕوخانی ئەسەد وەکاری چی بوو؟ یەکەم پرسیارەوەیە کە بەزەی نادێتوانە زۆر کەس ئەو پرسیارە لە خۆیەکەم ڕووداوەست کتوپڕە چی بوو ئەو بەسەری ئەی ڕوویدا ئەوانە زۆر چاوەڕوان نەکرا و زۆر کەس باسی ئەواکەن تەنانەت میدیاکان ئەڵێن ئەم ئاڵ و گۆڕە کتوپڕە لە ماوەی 11 ڕۆژە ڕژیمێکی ئاوا گەورە ڕووخا ئەبێ شتێکی لە پشتۆ بێ بە حتمما ئیتیفاقاتێ بێ بە جۆرێک مساومەیەک بێت سەودایەکی ژێربەژێری ژێرمێز بێ ئەو بۆ ئێمە ئەو بۆ ئێوە. بەڵام حقەتەکەیەوەیە کەوا نییە. ڕاستە رووسیا و ئێران پشتیوانی گەورەی ئەسەد بوون و هەر ئەوان بوون ئەم ڕژێمە بنکۆڵە ئەم ڕژێمە ناوەڕۆ پوچە ئەم ڕژێمە کە لە ڕاستیە 13 ساڵ لەمەوبەرەوە خەڵک بە ڕیزی هەزاران کەسی بە سەرەڕای هەموو ئەو ئازیەت و ئازارەی کە ئەدران سەرڕای ئەو هەموو ئەو هەڕەشانی کە بەرە ڕویان نەکرایەوە هیچ باچیان نەبوو لە ناو بازارەکانە لە ناو شارەکانە لە ناو شقامەکانە هاواریان نەکرد نظامە بێ بڕوخی خەڵک داوای لە پێشە داوای ئیسلاحیان کرد داوای ریفۆرمیان کرد وەختی خراپ وەڵامدانەوە کار نەخێرە بێم ڕژێمە بڕوە هەر لەو کاتەوەم ڕژێمە کۆتایی هاتبوو لە ڕاستیە ئەوەی کە وەکو داشەق چوو بە بتباڵی ئەم ڕژێمەوە تا ئەو کاتە ڕایگررت بوو پشتیوانی رووسیا ئێران ئەمانە بە دەرەجەی دووەم بەڵام بە دەرەجەی یەکەم حیزب الله بوو. پیادە نیزامی جێیشی سووری بۆ بەرەنگاربوونەوەی ئەوانی کە یانوز ڕژێمی ئەسەد بڕوخێنن لە ناوی بەرن جا بە ئیسلامیەوە بە غەیری ئیسلامیەوە بە لایەنگری غەربەوە بەو چەکدارانی کە لە جێژیا بووبوونەوە بە خەڵکێکی ناڕازیەوە کە هەبوو ئەوانە ئەوەی کە لە بەرامبەر ئەم بڵین تەوژمایە وەستایەوە حیزب الله بوو. حیزب الله لە نەتیجێ زەربەکانی ئیسرائیل زەعیف بوو وەنەیتوانی ئەم دەورەی کە لە ڕابردووە بۆ خۆی دانابوو بە پارێستنی ڕژێمی ئەسەد بیباتە پێشەوە بۆ دەلیلە ڕوخانەکەی زۆر ئاسان بوو. جێیشێکی هیلاک ماندوو بێدەرەتان بێپارە بێ ئیمکانیت بێتەقەمەنی و بێورە و بێ ئومێد و لە ڕاستیا بێ بڕوا بە هەموو شتێکە دەسەڵاتەکەی ئەیوت و سەرەوەی خۆی ئەیوتوەوەوانە و سیستەمێکە سەراپە گەندەڵی کونکونی کردبووەمانە نێتوانی لە بەردەم هێزێکا کە عزمی جەزم کردبوو بڕوا ئەم کارە بکاتوانە خۆی بگرێ. قسەکانی ئاوایە رووسیا یاخود بۆچینە پێماگوتی حەڵەب بە 350 کەس گیراوە 350 کەس پەلاماری داوە بۆ سەرشاری حەڵەب 30,000 جێشی تیا بۆ ئەوانە ناتوانێت مقاومت کردوانە خێرا بە جیانشتۆ ڕایان کردووە و ئێمە خۆشمانە زانینەوەی کە لە ئینتیفازە لە ڕاپەڕینەکانی کوردستانە بەشداریان کردووەوانیان زانیت چۆن بەر لەوەی تەنانەت یەکدانە چەکداری یەشێتی و پارتیش بێتە ناو شاری سلێمانیەوە هەر خەڵک بە بەردوودارەوەوانە و جێشە گەورەیان ناچار کرد کە تەسلیم بێ و هەموو دام و دەستگاکانی حکوومەتیان شار بەدەر کرد لە شار یاخودەوانی کە چەکداریان بوونەوەوانە لە بین چون و لە ناوچون. ئەمە حەقیقەتی تووڕەیی خەڵکە کە گاتە پلەی تەقینەوە. ڕاستە بەرجەستەبوونی ئەم حرەکەتە بۆ 350 چەکداری ئیسلامی هاتن پەلاماری حەڵەبیاندا بەڵام ئەگەر لە حەڵەبە 10% خەڵکی حەڵەب لایەنگری یاخود متمانەیەکیان بەم دەسەڵاتە بمایە ئۆمانە گرتنی حەڵەب بۆ ئاسانیە ئیمکان پەزیر نەبوو و نەیەتوانی ڕووبدا و ئەم سلسلە یاخود دەم دۆمینێژ ئاوا خێرا نەئەگەیشتە دیمەشق. ئەمە حەقیقەتی ڕوخانی ڕژێمی ئەسەد بوو کە ڕژێمەکە لە بناغەوە ڕووخا بوو بەڵام بە داشەقی حیزب الله وەستا بوو. ئێستا چەند هێز لە سووریای ئامادەن لە دوای ئەم ڕووخانەوە ئایا مەترسی ئیسلامیکردنی سووریە تا چەنە؟ ئەو هێزانی کە لە سووریا ئامادەن جگە لە بەرەی یاخود ئەم هەیئەت تەحریر شامە کە لە ڕاستیە خۆی بەشێکە لە قاعیدا یاخود بەشێکە هەتانانەت لە داعشیش کە جابوونەتەوە و هەمان منهەجیان هێمان بیرۆکیان هەیە چەندین هێزی گروپی چەکداری لە ژێر ئەم چەتریا کۆبوونەوە کە ژماریان لە بینی 30 تا 40 کەس معلوم نییە بە تەواوەتی ژماریان بزانێتوانە ئەنواع وەشکاڵ ناوی سیر و عەجایبیشان هەیە ئەمانە هەموو لێرە کۆبوونەتەوە مەم هێزن کە
ئێستا بەشێکی زۆری ئوموریان بەدەستەوە گرتووە. بەڵام هێزێکی تر لە هەمان کاتا هەیە کە ئەویش ئەوەیە کە پێوترێ جێشی حۆڕ یاخود ئەو جێشەی کە لە جنوب لە منطقەی سوێدا و لە منطقەی بڵێن حدودی ئوردون و ئەوانە بوون. ئەمە جێشەش دیارە ئەمە نفوزی ئەمریکای لەسرە زۆرتر و ئەمان بە زۆری بە زیاتر نزیکن لە بەرەی سعودی و بەرەی بڵین وڵاتانی خەلیج و ئەمریکاوە تا ئەوەی کەوا نزیک بن لە تووشیاوە. هێزێکی تر هەن کە ڕاستەوخۆ تابعن بە تورکیا بۆ ئەم هێزەژە وەن کە پیانەوت جەبهەی وەتەن یاخود بڵێن جێشی وەتەنیان جێشی وەتەنیە لە مەجموعەی گروپ دروست بوون کە لە بناغەوە سەر بە تورکیان لە ڕاستیە داشی دامەی دەستی تووشیان و ئەو تاوانکاریانی کە لە منطقەی حەڵەب یاخود لە ئەفرین ڕوویاندا بەدەستی ئەمانە ڕوویاندا و ئەمانە ڕاستەوخۆ لەلایەن تورکیاوە توانین وەکو پیادە نیزامی تورکیا حسابیان بوو یاخود وەکو بەشێک لە ئەرتەشی تورکیا حسابیان بوو کە زۆر پەیوەندیشان بە سووریاوە نییە و لە ئەنواع و ئەشکاڵ هێزی جۆر بە جۆریش پێک هاتوون و بە جۆرێک لە جۆرەکان وەک بەکریگیراوی دەوڵەتی سووریا کارەکەن تا ئەوەی هیچ ئایدۆلۆژیایشان هەبێت تەنانەت ئایدۆلۆژیایشی کۆنەپەرستی ئیسلامیش. هێزی چوارەمیش هێزی قەسەدە کە ئەو ئەزمونەی ڕۆژاوە هەمومانەی ناسین و زۆرتر لەسەر قەسەد پێویست ناکا بڵێن لەبەری دواتر ئەچمەوە سەری. بەڵام هێزێکی تر لە ئارایە هەیە کە ئەو هێزە زۆر کەم بازەکرێ و زۆر لە میدیاکانە ئاماژەی پێ ناکەویش هێزی جەماوەری ئازادی خواز و تینووی ئازادی و تینووی یەکسانی و تینووی ژیانێکی باشترە لە سووریایە و ئەم هێزە بە جۆری بە شێوەی جۆراوجۆر خۆی نیشانەدا و لەم ڕۆژانەی ڕابردووە کە خەڵک تەسەوری ئەوەی ناکرد دەتانەت بوو بە سەدمەیەک بۆ خودی بەشێک لە ئیسلامەکانەوەوانە ئەمانە هاتنە سەر جادە لە شاری دیمەشق لە گۆڕەپانی سەرەکی لە ڕێگەی ئیڤنتێکی زۆر پشکۆلەوە کە مەجموعە گەنج کردبیانەوانە نزیکەی زیاتر لە 1000 شتێک کەس کۆبوو بوونەوە لەوێ و دروشتنی زۆر دروستیان وت لە دژی دەوڵەتی دینی و ئەلمانیەتی سووریا بۆ حکومەتێکی مەدەنی و ئەمانیان وتەوە. بەرحاڵ نوا وەشکاڵت و ناو ناتۆرەشیان دواتر بەسەرا سەپێنرا و بەشێک بە فلول یاخود بە پاژماوەی ڕژێمی گۆڕ بە گۆڕ حسابەکرێن و ئەنوا وەشکاڵ مۆر و ئەوانیان پێوەنان کە دیارە بەشێکە لە حملەی ئیسلامیە کۆنەپەرسەکان بۆیان. ئەم هێزە بەم جۆرە خۆی نیشانداوە بەڵام لە ئایندەیە ئەتوانێ باشتر و ڕۆشنتریش خۆی نیشان بداوە جم و جۆڵی جۆر بە جۆر هەیە و من ئاگادارم لە نێو ژنانە لە نێو ڕۆشنبیرانە لە نێو بەشێک لە چەپەکانە بۆ دەرکەوتنی هێزێکی لەم بابەتە و ئامادەبوونیان لە ساحەکەیە. من بە پرسیارێکی تر ئیدامە بە ئینەکانە دەم بۆچی من پێم وایە کە سووریا نابێتە ئەفغانستانێکی تر. خودی ئەم محەممەد جۆلانیە ئێستا ناوی خۆی ناوە ئەحمەدە شەرع لە یەکێک لە گفتوگەکانە لەم ڕۆژانەیە وتی سووریا ئەفغانستان نیە و نابێت بە ئەفغانستان. دیارە معلومە کە ئەو لەژێر فشار و لەژێر گوشارە ئەم قساناکەوە ئەو کاڵە ناوێت بە ئەفغانستان معلوم نییە بە باسی چی ئەفغانستانەکە و لە چی ئەفغانستان ناڕەحەتە بەشی زۆری لە ئەفغانستان ناکرێ بە پێ منهەجەکەی ئەو بە پێ و ئیسلامی ئەو تەمسیلەکە عینی ئیسلام و عینی ئەوەیە کە لە کتێبەکانە هاتووە معلوم نییە لەگەڵ چی ناڕەحەتە. بەڵام ئەمە تعبیرە لە حەقیقەتێک سووریا ناتوانێت ببێتە ئەفغانستان و فاکتەرەکانی ئەمەش ئەوانن کە من لە خوارەوە ئاماژیان پێکەم. بەشیشی هۆکارە ناوخۆیەکانە کە لە ناوخۆی سووریا سەیری بکەیت مێژوو تاریخ کەلتوری سووریا شتێکی ترە شتێکە جیاوازەکە لە وڵاتێکی و ئەفغانستانیا تان وەکو سۆمال یا تەنان وەکو لیبیاش وەکو ئەمانە نییە وڵاتێکی زۆر زیندوو بووە وڵاتێکی زۆر گەشە کردوو بووە شوێنی جۆرەها بیریار و شاعیر و نووسەر و ئەدیب و هونەرمەند و ئەوانە بووە کەلتورێکی زۆر دیێرینی هەیە ژیانێکی مەدەنی زۆر عەریقی هەیە ئەم وڵاتە شار و شارانی وەکو دیمەشق و حەڵەب و ئەمانە مێژوویەکی چەند هەزار ساڵیان هەیە مەسەلەن معلوم نییە لە لیبیایە کۆنترین شاریان بۆ کێ گەڕێتەوە یا کەی بۆ کاتێک کە قەبیلەکان دەستیان کردووە بە نیشتە جێبوون لە لیبیایەمە بەستم کەمکردنەوە نیە لەباری بەهای ئەوانەوە بەڵام لە ڕووی مێژوویەمانە فاکتەری جددین و کاریگەریان هەیە. سووریا مرکزی سەرهەڵدانی ناسیۆنالیزمی عەرەبە مرکزی سەرهەڵدانی
بیر و بۆچوونی جۆر بە جۆری تەیاراتی جۆر بە جۆری فکریە تا لە ناو خودی ئیسلام و ئەوانەیە بەم معنایە مێژوویەکی دێرینی هەیە و کەلتورێکی گەورەی لە پشتسەرە. هۆکارێکی تر فاکتەری ئابووریە ئەو پێداویستیانی ئەم وڵاتە هەیەی سووریا وڵاتێک نییە لەسەر نەوت بژی یاخود نەوت یەکێک بێ لە ئەو پیشە سازیانی کە بتوانێت کۆمەلگا بژێنە بۆ نمونەوەکو عێراقیە تەنانەت ئێرانیش ئەو نەوتەی کە سووریا هەیەی جا ئێستا بەو دۆخەنا لەبارەوە کە ئینتاجی نەوت لەوێ هەیەی هەر بە هیچ معنایە کەڵکی نییە بەڵام بە ئەندازەی ئەوە نییە کە بتوانێت کۆمەلگایەکی چەند ملیۆنی و ئەوانە بژێنی یاخود ئەو ڕێعا ئەو ڕانتەی کە لە نەوتەوە وەرەگیرێ ناتوانێت ئەم ئابوووریە بچەرخێنێ بەم معنایە ئەم ئابووری ئابووریەکی زۆرتر بەرهەمهێنە یا زراعەتە یا سناعەتە یا پیشەسازی یا سیاحەتە ئەم بابەتە شتانەیە کە ئەتوانێت ئەم ئابووریە لەسەر پێخۆی ڕابکرێ ئەمانش پێویستیان بە پەیوەندی و بەکرانەوە بە ڕووی بازاری دەرەوەیە و بە تایبەت لەم ڕۆیە بە تایبەت لەم زروفەی ئێستاە کە سووریا بەم جۆرە وێرانکراوە ئەمە یەکێکە لە پێداویستە هەرە سەرچیەکان بۆ مانەوەی مەدەنیەت من دواتر دێمە سەرەوەی کە شەرت نییە ئیسلامیەکان باچی ئەم شتانیان بێتەوەوانە بەڵام بۆچی ئەمە ئەتوانێت فاکتەرێکی گرنگ بێ ئەم فاکتەرە هەرچەنە بڵین ئابووری زۆر گرنگە ئیسلامی ئەوانە جووی لەو شتانە نیە ئیسلامی دەستی بۆ هەر شوێنێک بردبێ و لە هەر شوێنێک کار چەکەرەی کردوێوانە وێرانی کردو ینی وێسە تەجروبەکانی ئەوە لابەرە مەسەرەن کە جمهوری ئیسلامی ئێرانەوە بۆ خۆی شتێکی تایبەتە ئینسان نەتوانێت بە مەموشەخەسی لەسەر جمهوری ئیسلامی ئێران قسە بکە بەڵام ئیسلامی ئەم سەلەفیە جیهادیە یاخود ئەم سونیە بە ئیخوانیەوە بە غەیری ئەوانەوە دەستی لە هەر شوێنە گیر ببێ وێرانی کرد دەسەری سوودان کە سوودان حکمی ئیخوانی و تورابی و ئەمانە وڵاتی لە بین برد سەیری لیبیاکە ئەوە بۆ نمونە یەمەن کە کاریگەری ئەم ئیسلامە سونەش لەوێ هەیە ئەوە مەسەلەن بۆ نمونە جەزایر ئەگەر بەری پێنەژیرایە ئەوانە و کۆمەلگایی وێرانە کرد ئەوە ئەفغانستان و پاکستان و ئەمە هەر شوێنێک ئەم ئیسلامە سونیە دەستی پێگەیشت بێ بەدەلیلی ئەوەی کە مؤسساتی ئیسلامی شیعە فەرقی هەیە مؤسسەی شیعە مؤسسەیەکە وەکو کەنیسەی کاسۆلیکی وایە مەراتیبی هەیە سەر و خواری هەیە ئامری هەیە و جێبەجێکەری هەیە لە هەموو مزگەوتەکان بە جۆرە لە جۆرەکان وەکو منەظەمەیەکی حزبی توانێت کارکار لەناو ئەم سیستەمەیە بەڵام ئیسلامی سونی ئەمانەی نی ئیسلامی سونی زۆرتر پەیوەندی لەگەڵ دەوڵەتە و لەگەڵ دەوڵەتە تعریفی خۆی داوەتەوە ئەوانە هیچ کاتێک نەیتوانیوە ئەم ئیسلامە نموزەجێکی دیاریکراو لە دەوڵەت بێنێتە پێشەوە ئیخوانەکان باسی دیموکراسیەکەن بەڵام دیموکراسی بەو معنایی کە ئەوان خۆیان تێگەن بۆ معنایی کە دیکتاتۆری و استیبدادی ئەغلەبێت بێ و فڕستکردنی کۆنەپەرسی بێ لە ڕێگەی سنووقەکانی انتخاباتەوە قورئان بخەرە سەر سنووقی انتخابات و دەست بە بۆ قورئانەیە کە دەنگی بە حەق و ئەمانە معنایە بە دەنگ بێ بە ئیخوان ئەمە معنای تعریفی هینە لەبەرەوە ئیسلامیەکان لەگەڵ مەدەنیەتی کۆمەلگایە مشکلیان هەیە لەگەڵ ئەسڵەن دام و دەستگا و ئەو مۆدرنیتەیە کە هەیە بەم شێوازە ناتوانن لەگەڵی ئیدامە بدەن ئەتوانن لە کەناریا بن ئەتوانن لە شوێنێکا کە حکوومەتێکی لەسەر بنەمایەکی تر وەکو مەسەلە لە تورکیایە دام و دەستگایەک دامەزراوە هێزێکی تر هاتووە دایمەزرانوە بە ڕەغمی ئیسلامی زەکردن و بە عەلەیهی ئیسلامی زەکردن دایمەزراندوە توان لە کەناریا ببن بە حاکمیەتێک و ئەوانە و حکوومەت بەڕێوە برن بەڵام ناتوانن دەستورێکە خۆیان داین ناوە دەوڵەتی پێوە بەڕێوە برن 100 ساڵی ڕابردووە هەر ئەزمونێکی ئیخوان هاتووە وێرانکردنی کۆمەلگا بوو وێرانکردنی مەدەنیێت بۆ وێرانکردنی هەشتێک بۆ ناوی دام و دەستگا بوو ئەمە حەقیقەتی ئەم تەیارە ئیسلامیە سونیەیە کە لەگەڵ مەدەنیێتە ناگونجێ بەڵام دیارە ئەمە لە دۆخی سووریایە ئەگەری کەمە دواتری ژێمە سەر ئەوەی کە بۆچی وایە شتێکی تر لەو فاکتەرانی کە لە ناو خۆی سووریا توانێت کاریگەربی خواستێکی هەڵپەسێراوی دوور و درێژ و دێرینەی جەماوەرە جەماوەر بۆ ئاڵوگۆڕێکی پۆزتیف هاتبوونە مەیدان و ئەمەی کە ئێستا لە سووریا ڕوویداوە ئاوانیە خەڵکێکی لەگەڵ عێراقا مقایسەیەکە بۆ نمونە باسیەوە کە ئێمەش لە عێراقا ئینتیفاضەمان کرد لە 91 و دوایەوە 2023 ئەمریکا هاتووە ئاسمان و ڕێسمان ئەم دوانە فەرقی هەیە لەگەڵ یەکترا وەختێک ئینتیفاضی یەکەمیش بوو لە نەتیجەی شەڕی خەلیجە و لە نەتیجەی زەربەی ئەمریکاوە بوو وانە بوو جوڵانەوەی جەماوەر و تووڕەیی جەماوەر و پێشکەوتنی خواستەکانیان بگاتە جێگایە کە بڕا پەلامار بات و بڵێ بێ ڕژێمە بڕوو کەشتیوامە لە عێراقا نەبینی بوو
ئەمەی کە لە ئێستا لە سووریا ڕوویداوە ئەتوانێت لە درێژەی ئەو جوڵانەوەی حسابی بکەیت کە لە ساڵی 2011ەوە دەسی پێکرد و ئەم جوڵانەوەیە بە هەر معنایەک سەیرەکەیت و ئەوانە مجگە لەوانەیە کە زۆر لایەنگری دەسەڵاتی ئیستیبدادی نویتر لەگەڵ هەموو ئیستیبدادێکە هەڵەکەن و پیان خۆشە لە پەنا هەموو ئیستیبداد بەشێک بە ناوی چەپەوە بەداخەوە جەماعەتی حیزبی شووعی سووریا و حیزبی شووعی میسر و ئەم حتا حیزبی شووعەکانی لای خۆشمانە ئەوانە زۆر جار هەر پیان خۆش ئەم ئیستیبدادە بمێنێ باشترە لە ئیسلامی سیاسی بەم بۆنەوە ئامادەن کە پشتیوانی لە هەر ئیستیبدادێ بکەن بەڵام جگە لەوان و ئەوانە هەموو کەسێکەوەی کە پێی وترێ بەهاری عەرەبی جا ناوەکە دروست بێ یا دروست نەبێت جوڵانەوەیشی پێشکەوتن خواز جوڵانەوەیەک بوو داوای ئاڵوگۆڕی ئەکرد داوای ئەوەیە کرد کە ئەو ئیستیبداد و بێمافی بێ حقوقی نەمێنێ و ئاڵوگۆڕێک لە کۆمەلگاکەیە بەدی بێ پلتفۆرمەکەی نادروست بوو تەوەجوهەکەی نادروست بوو میتۆدەکانی هەڵە بوون پڕبوو لە تەوەهم هەموومانە ڕاستە بەڵام ئەمە مەرحەلەیەکی زۆر مهمی تاریخی خۆرهەڵاتی ناوەڕاستی ئێمە بمانێ و نەمانەوێت و ئەمەی کە لە سووریا ڕوویداوە بەشێک لەو درێژەی لێدانی عێراق نەبووە لە 91 دوای لە 2023 ئەمجارە داژی کاری خوبە ئاسمان و ڕێسمان ئەم دوانە فەرقان هەیە لەگەڵ یەکا بۆیە هەر ئیسقاتاتێکە لە عێراق و لە نموزەجی عێراق بخرێتە سەر سووریا ئۆمانە هەڵە دەرەچێت ئێوە تێمە لێرە جوڵانەوەیەکمان هەیە بە کۆمەڵی خواستی ئازادی خوازانەیەک یەکسانی خوازانی هەڵپەسێرا و کە ئێستا خەریکە دەواازی بکراوەوە هاتوتە دەرەوە لەبەر ئەومە هیچەکە لەو فاکتەرانەی کە ڕێگە نادا سووریا ببێتە ئەفغانستانیشی تر هۆکارە دەرەجەکان ئەوەی کە دەوروبەرە یەکەم شت ئەوەیە کە جێگا و شوێنی جیۆپۆلیتیکی سووریا ئەفغانستان نییە لە بینی پاکستان و ئێران و مەجموعەیەک جمهوریاتی بڵین کۆنی اتحادی سۆڤێتیا و سابێتەوە ئەمانە سووریا لە موقعیتێکە لە شوێنێکە دراوسێ لەگەڵ ئیسرائیلیش بەشێکە لە ئەوروپا بەشێکە لە دنیای غەرب و بەشێکە لەوەی کە بینینەمە لە ماوەی ساڵ و چەند مانگی ڕابردووە گەورەترین تاوان بە ناوی ئەم ئینەوەکرێ بۆ پارێزگاریکردن لەم کەیانە لەلایەن هەموو غەربەوە پشتیوانێکرێ لەلایەن هەموو غەربەوە دیفاعی لێکرێ و لەبەرەوە ئەم موقعیەتی سووریا لێرەیە موقعیتێکی ئاسایی نییە و شوێنێک نییە کە بتوانی تۆ لە شوێنێکە لەسەر دەریای سپی ناوەڕاست جێگایەکە پەیوەندی ڕاستەخۆی لەگەڵ ئەوروپا هەیە و ئەتوانێت ڕاستەوخۆ زۆر نزیکترە لەوەی کە لە لیبیاوە بگاتە ئەوروپا و شەپۆلی ئەو مهاجرانی ئەو ڕاکردوانی پێشووتر و پەنابەرانی پێشووتر نیشانیدا کە چۆنی ئەتوانێت ئەمە ببێتە ڕەشێکی زۆر گەورە بۆ سەر هەموو ئەوروپا ئەم موقعیتە جیۆپۆلیتیکی سووریا بەشێکە لەو فاکتەرانەی کە ڕێگە نادا سووریا ببێتە ئەفغانستانێکی تر هەڵپەی دەوڵەتە جۆرەکان بۆ وەرگرتنی بەشێک لەمە بە تایبەتی مەسەلەن تووشیا سەمرخی لێ خۆش کرد و ڕاستە باسیەکە قەسەد لە بین بەرین و واکەین و ئەمانە بەڵام سەرنجام ئەمەی کە تورکیا بە شوێنەوەیەتی لە سووریایە بە دەرەجە یەکەم بە پلەی یەکەم لە ناوبردننی قەسەد و لە ناوبردننی ئەزمموی ڕۆژاوا نییە بەشێکە لە ئامانجەکانی و ئەوێ بەدی بێنێ هیچ گومانێک لەمەیان نییە فاشیزمی تورک زۆر مەخاتری زۆر مەترسی لە هەکبەیە بەڵام تەوەجوهی ڕاستەقینی تورکیا لە ناو سووریایە بۆ ئیسیسمارکردنە تورکیا ئەوێ لە ڕێگەی ئەم سیەوە کە لە سووریایە پێ ئەبەخشێت و ئەوانە هەناسەیەک با لە و پەیرانە ئابوووریە گەوری کە تێکەوتووە دەربازی بێ فرسەتی ئیسیسمارکردن لە ناو سووریایە بۆ دووبارە سازدانەوەی سووریا نزیکەی 300 تا 400 میلیارد دۆلارە ئەمە مەبلەغێکی زۆر گەورەیە و تووشیا ئەوێ بەشێکی گەورەی ئەمەی پێ ببڕێ و لەم ئیسیسماراتەیە و لەم قازانجەیە کە لێرەوە بەدەستیەکات و ئەوانە بەشداری ببێ و دووبارە باسێکی تریش کە ڕێگە نادا کە سووریا ببێتە ئەفغانستانێکی دیارە مەبەستمە گەر ئیسیسمارەکەی تورکیا ئاوا بێ بەم شێوازە بوونی سووریا بە ئەفغانستانیا جێگایەک بۆ شەڕی بینی گروپی جۆر بە جۆر و ئەمانە هیچ مەجالێک بۆ من نایڵێتەوە ئەم پرۆژەی کە تووشیا بەدەستێوێتی یا لە زەینیەتی ئەنجامی باتەوەمانە تەجیلێکە بۆ ماوەیەکی دوور و درێژتر کە ئەمە بە قازانجی تورکیانیەوە بە قازانجی ئەو بڵێن وەبەرهێنان و قازانج کۆکردنەوەی کە تووشیا بدوایەتی بە شوێن بە دوای بە قازانجی ئەوەش نییە شتێکی تر ئەوەیە کە هەرتەنها تورکیاژ نییە کە ئەتوانێت بڕیان لەسەر ئێرەدا هێزی دەرگیری جۆر بە جۆر لەناو ئەم وڵاتەیە لە کێبەرچیان بەشێک ئیسرائیلە
و دیارە من وازانم کە سعودی و ئیمارات و ئوردون و هەموو ئەمانەی کە لە خەلیجە جگە لە قەتەر لە پەنا بەرەی سعودیەن هەموو ئەمانە لە پەنا پرۆژەی ئیسرائیلەوە وەستاون ئەوە هێزانی کە لەناو لوبنانەوە هێزانی کە لایەنگرین لە دژی حیزب الله بوون و لە دژی سووریا بوون لە ڕابردوو ئەمانژ لەو بەرەیە خۆیان گرتوتەوە. ئێران وانە بڵێ دەستی بەردابێ ئێرانی دەتوانێت نفوس بکات دووبارە لە ڕێگەی عێراقەوە بێ لە ڕێگەی بەشێک لەو ناڕازیانەی ناو ئەوانی کە پیانەوتێ عەلەوی یاخود شیعەکان لە ڕێگەی ئەوانەوە نفوس بکە. سووریا رووسیا سووریا بەجێ نایهڵێ ئەمریکایەوە هێزێکی فاعیل بێ لە ناوچەکەیە لەبەرەوە هێزی جۆر بە جۆری جیهانی و ناوچەیی لەم منتیقەیە لە دەرگیریان. بەڵام ئەوەی کە گرنگە ئەم هێزانە دەرگیری ئەم هێزانە ناگاتە ئەوەی کە هەر یەکەیان پشتیوانی لە هێزێکی دیاریکراو بکە بۆ درێژەدانی شەڕ بەمانە. ئەمە لە بەرژەوەندی هیچ لایەکیانانی هەموو ئەم لایەنانە کە دەرگیرن لێرە هەموو بەرژەوەندیان لەوەیە کە سووریا بە جۆرە لە جۆرەکان مستەقر بێ بڵێن جێگیر بێ و دۆخی شەڕ و ئەوەی کە لە ئەفغانستان و لە وڵاتی و لیبیا و یەمەن و ئەوانە ڕوویدا یاخود ئێستا لە سۆمال و لە سوودانە هەیە ئەمە دووبارە نەبێتەوە و بە جۆرێک ئەم وڵاتە استقراری خۆی وەربگرێتەوە و بتوانێت ئیدامە بە ڕۆتینێکی عادی و ژیانێکی عادی با بوارێک بێ بۆ وەبەرهێنان و چەسانەوەی هێزێکی کاری هەرزان کە ئێستا بە خەرمان کەوتووە لە سوودیای خەڵکێکی هەژار بێدەرەتان بێکار کە ئامادەن هەر کارێ بکەن و مەمنونی ئەوە بن کە سەرپەنایشان هەبێ شەڕیان نەبێ و ممکنە بە ژیانێکی زۆر و لە مەرجیش ڕازی بن بە مەرجێکە ئەمنیەتیان تێک نەچێەوە لە شەڕ و شۆڕ بە دوور بن. خواستەکانیان خواستە هەڵپەسێراوەکانیان ماوە بەڵام ئەوەی کە ئەم خواستە هەڵپەسێراوانە بگاتە ئاستی ئەوەی کە لە پێناویە بکەونە سەرجادە و شەڕکەن و ئەمانە لەم ئاستەیان نییە و ئەم ماندووبوونی کە کۆمەڵگای سووریا ماندوو بووە ئێستا لەگەڵ وەخت دۆخێکی مستەقرە ئەتوانێت هەڵ بکە و ئەمەش فرسەتێکەدا بەوە بەرهێنانی ئەو هێزانەی ئەیانەوێت سوود لە سووریا وەربگرن. بەڵام ئایا هەموو ئەمانە بەمانای ئەوەیە کە سووریا ئیسلامیزە ناکرێت یاخود بە ئیسلامیکردن ئەوەستێ نابێ بە ئەفغانستان بەڵام ناکرێت کەمێک لە ئەفغانستان کەمتر و کەمێک لە بۆ نمونە ئەو کارانی کە تالیبانێکن کەمتر بەسەر خەڵکی سووریا فەرز بکرێ بێگومان ئەکرێ و بێگومان ئەمریکا و ئەو هێزانەی کە لە خەلیجە و داکۆچی لە ئەو پرۆژەی ئیسرائیلەکەن وە لەم لایەوە لەم بەرەیە خۆیان گرتووە تووشیا کە ئەوە هیچ و ئەوانە رووسیا ئێران هیچ کامیان لەگەڵ ئەم مۆدێلەیە کێشیان نییە و هەر بۆیە ئیسلامیکردنی سووریا لایەزال ئەگەرێکە لە ئەگەرەکان و ئەم ئیسلامیکردنە بەشێکە بێ لەو بەرنامەیە کە ئەم هێزە ئیباتە پێشەوە و هەر بۆیە مەترسیە. بەڵام ئایا هەموو ئەمانەی کە پێشتر باسم کردووانە ئەوە ناگەێنێت و ئەمە ڕوون ناکاتەوە کە فرسەت لە بەرامبەر خەڵکی سووریاشا بۆ بەرەنگاربوونەوەی ئەم ئیسلامیزمە هەیە بە بڕوای من بڵێ بە بڕوای منەوە فاکتەرە دەرەشیانەوە فاکتەرە ناوەکیانە ئەوەی کە شەڕی ناوخۆ لەلایەن ئیسلامیەکانەوە و داڕزاندنی کۆمەڵگا لەلایەن ئیسلامیەکانەوە ناتوانێت ئەگەرێکی زۆر نزیک و بەردەست بێ لە بەردەمیانەوە ئەمانە فرسە دەکاتەوە بووی کام کۆمەڵگایە هەناسە بدا پاش ئەوەی لە دۆخی شەڕ و لە دۆخی کێشەی ئەمان ڕزگارێ بێ ئەو خواستە هەڵپەسێراوانەی خۆی کە بیری نەچۆتەوە دووبارە بکرێتەوە شوێنیان و لە بەرامبەر ئەم پەلامارەیە ڕابوەستێتەوە و نێڵێ بە ئەنجام بگاوە. ئێمە هەر لە ڕۆژەکانی سەرەتایی ئەم هاتنی هەیئەتی تەحریری شامەوە بۆ دیمەشق و ئەوانە ئەمە ئەبینی لە دەرەوە لە ناوی سووریا ئەم هێزی پەرەنگاریە هەیە. ئێستا بە کورتی بچمە سەرەوەی کە ئەزمموی ڕۆژاوا چی لێدێ. ئەزمموی ڕۆژاوا لە چوارچێوەی ئەو جوڵانەوەی کە لە سووریایە بۆ ئایندێکی باشتر هەیە دەمەجبوونی ئەم جوڵانەوەیە و ئەم ئەزمموی ڕۆژاوا بەم جوڵانەوەیەوە فرسەتی بۆ ئەکاتەوە کە بەشێک بێ لە ئایندێشی ڕۆشنی سووریا.
قسەی زۆری وا هەیە کە باسەکرێەوەمانم لەم ڕۆژانی ڕابردووان لێ کۆمنتم نووسی برادری زۆر خۆشەویست دیێ لەژێرەوە نووسێ واز لە هین بێنین ڕۆژاوا بینەوان ئیشی خۆیان باشتر دەزانن تر ئەمە نەبوو بەوەی کە تۆ باسی ئەزمونێکی ئازادی خوازان و ئەزمونێکی کراوە پێ ئەزمونی کراوە یانەوەی خەڵک بۆ هەیە ڕخنی لێ بێ خەڵک بۆی هەیە بڵێ ئەوەی هەڵەیە ئەوەی غەڵەتە ئەوەم لایەنانی نادروستم لایەنانی باشە بێ برێوی پێ بدا ئەزمونی ڕۆژاوای ئێمە بینین لە سیاقی چیا هاتووە ئەم سیاقە تاریخی ئەهەمیەتی هەیە ئەزمونی ڕۆژاوا لە مەتنی بەرەنگاربوونەوەی داعشا هاتە مەیدان و بەدیفاعکردن لە خەڵک بەدیفاعکردن لە ئەمنیەتی خەڵک بەدیفاعکردن لە مافەکانی ژنان بە جۆرێک بەدیفاعکردن لە مۆدلێک لە سکولاریزم و ئەمانە دەرکەوت و هاتە پێشەوە ئەمە کە بڵێن لە سیاقی تاریخیە ئەهەمیەتی هەیە ئەمە لا یەزال فرسەت لە بەردەم ئەم ئەزمونیا کاتەوە کە بچێتە پێشێ بەڵام بەو مەرجەی ئەوانەی کە باڵا دەستن لەم ئەزمونەیە ئەم ڕاستیە بزانن و باسەکە لەسەرەوە نییە کە بزانین لەم هێزانەی کە لە ناوچەکەیە هەن پشتیوانی لە شێ وەرگین و ئەوانە ئەمریکا گەر پشتیوانی لە ئەزمونی ڕۆژاواکە لەبەر خاتیەوە نییە کە کوردی خۆشەوێ یاخود نایڵین دۆستە کوردەکانمان لە بیر بچنەوە ئەم قسە بەلاشانێک خەڵک لە میدیا زۆیڵێتەوە ئەمریکا دۆستە کوردەکانی بەجێ ناڵێ یا مەسەڵەن کابرایشی بێکار و ئەوانە لەسەر تیکتۆک شتێگە نووسێ ئەوانەی تر بڵاوێکەنەوە ئەمریکا پێیان وایە کە نابێت دەستبەرداری ئەم ئەزمونەی ڕۆژاوا بین و دۆستی کوردن و لە پەنا کورداوەستۆمانە هەمووی قسەی پوچن ئەمریکا ئەگەر دەست بە ئەزمونی ڕۆژایە دەست بە قەسەدەوەگرێ لە ڕاستە دەست بۆ هێزانەوەگرێ کە خۆشی بەشێکی ئەزمونی سەربازی پێکردو و ئەمانە بە خاتری ئەوەیە کە لە هێزێکە ئەتوانێت لە پەنای خۆیان بیبینە لە معادلاتەکانی داهاتووە بۆ دیاریکردنی چارە نووسی سووریا ئەمانە لەبەرەوە ئەمە مەسلەیەک نییە پێویست کاکە ڕۆژاوا خەباتی بۆ بکە ئەوەی کە ڕۆژاوا و ئەوەی کە ڕابەرانی ئەم ئەزمونە ئەبێ خەباتی بۆ بکەنەوە لە بەرچاویان بێ ئەوەیە ببن بە بەشێک لەم جوڵانەوە مەدەنیە کە لە ناو سووریایە لە ئارایە و لە داهاتووە فراوانتر ئەبێتەوە و بەم معنایە ئەتوانێ ئەم ئەزمونە بتوانێت سەرکەوێت دۆخی جوغرافی کوردستان جۆرێکە خەڵکی کوردستان نەهی سووریا نەهی تورکیا نەهی عێراق نەهی ئێران لە پێش دەوڵەتەکانی ئەم ناوچەیە ڕزگاریان نابێت ئیمکانی هەیە کونێک بکەوێتە ئەم کۆنە پەرستیەکە لە ناوچەیە هەیە بۆ نمونە سووریا ببێتە نموزەجێکی تر و ئەمە بەرژەوەندی بێ بۆ هەموو خەڵکی کوردستان لە هەر چوار پارچەکە بەڵام ئەوەی کە سووریا ئەم سووریایە بێت کە بەدەست جۆلانیەوەیە تورکیا و تورکیاوێت کە بەدەست ئەردۆغانەوە جمهوری ئیسلامی هەبێت و ئەمەش حاڵی عێراق بێ ئایندەی ئێمە باشتر نابێت لەوەی کە پارتی بۆ ئەم کۆمەلگایی هێناوە و ئەگەر ئەو بێکەرامەتکردنەی کە پارتی بە کۆمەلگای کوردستانێکە قبوڵی ناکەین ئەبێت چاومان لەوە بێ کە بەرەی ئازادی خوازی بەشێک بین لەم بەرە ئازادی خوازیە نەک بەشێک بین لەبەری ئەمریکا نەک ئەوە ئەمریکا قەراری یاوە ئیتر قبوڵی ناکە لە پارتیەکێتی قسە بەلاشانە بۆ چی ئەکەن ئەمریکا خۆی پارتیوێچێتی هێناوە و هیچ کەس لە پارتیوێچێتی ناتوانێت باشتر خزمەتی بەرژەوەندەکانی ئەمریکا بکە و ئەوە لە چوو بوو ئەمریکا ڕۆژ پێی نایە وڵاتێکەوە لەو وڵاتەیە پێشکەوتن ڕوویا و دیکتاتۆرەکان لاچوون و دیموکراتێت هاتە ئاراوە بۆ نمونە لە ئەمریکای لاتین لە نیکاراگوا بۆ نمونە لە کوبا بۆ نمونە لە شیلی بۆ نمونە لە کام وڵات لە ئەم وڵاتەکانە کە ئەمریکا توانیوێتی خەڵک کا بە دەستکە لای دەستی خۆی و ئەمانە توانیوێتی پێشکەوتنێک بەدیبێنێ توانیوێتی کرانەوەیە بکات کرانەوەیەک بێتە پێشەوە و ئاڵوگۆڕێکی پۆزتیڤ بێتە پێشەوە ئەمانە ئینن و قمارکردن لەسەرەوەی ئەزمموی ڕۆژئاوا بە پشتیوانی ئەمریکا جارێک ئەڵەن ئیسرائیلیش ئیسرائیلێکە لەسەر بناغی بێمافکردن و گاڵتەکردن و قەشمەریکردن بە سادەترین مافەکانی مرۆڤ دروست بووە لە ڕۆژی یەکەمەوە تا ئێستا بەردەوامی ئەمە ئەبێ بە پشتیوانی کوردستان و ئێمە ئیتر لە سایه ئەم کوردستانەیە خۆشەژین و کەرامەتمان پارێزرێ ئەم خەیاڵە خاوە بخەنە گۆڕەوە ئەمە بواری جێبەجێبوونی نییە ڕۆژاوا و ئەزمموی ڕۆژاوا و ئەوانەی لە ئەزمموی ڕۆژاوایە دەست بەکارن ئەبێ ئەو حەقیقەتە بزانن یا بەشێک ئەبن لە خەبات بۆ ئازادی سەرجەم خەڵکی سووریا یا بەشێک ئەبن لە خەبات بۆ
مافەسەرەتایەکانی ئینسان لە سووریا بۆ ئەلمانیەت بۆ سۆشیالیزم ناقەی ناکە پێتان ناکرێت بۆ ئەلمانیەت بۆ ژیانێکی مەدەنی بۆ ژیانێکی ئاسوودە بۆ خەڵک یا بەشێکە بن لەم خەباتە یاخود ئەبن بەداشی دامەی دەستی هێزە کۆنەپەرستەکانی ناوچەکە و ئەمە بە هەموو معنایەک زەربەیەکە لەم جوڵانەوەی ئەدرێت لەسەر ئاستی سووریا وە زەربەیەکە کە لە خەڵکی ڕۆژاواژێت من نەزانم ئەزمموی ڕۆژاوا پڕپڕێتی لە کەم و کوڕی پڕپڕێتی لە نالەباری وانە ئەو مۆدلەی کە لە سەرتاوە باسییانە کرد و کۆمۆنەکانمان دروست کردو و خەڵگەتوانی هەڵبژاردن کە ئەمانە بەشی زۆری دوورە لە واقعێتەوە بەداخەوە بەڵام لایەزال ئەم ئەزمونە بواری ئەوەی تایە کە ئەو ڕەوتە نەگرێتە بەر کە بڵێ جەنەرال مەزلوم عەبدی و هەرباز باسی جەنەراڵە هەڵێ با بە ئێمە پیادە نیزانی ئەمریکاین جەنەرالێکمان بۆ دروست بۆ و خەڵکی بێ بامەمە کۆمەلگایە مشتەمەیەکی فراوانە ملیۆنها خەڵکی تیاژی کارگەری تیا زەحمەتکێشی تیا ژنی تیا خەڵکی ئازادی خوازی تیا ئەوان ئەڵێت چی ئەوان قسەیان چییە و ئەم نمونەیە ئەم نموزەجە بۆ بە عالەما بڵاو ناکەنەوە هاوڕێیانیان و لایەنگرانیان دێت لەسەر فەیسبووکە بە ئێمە ئاڵێن و هەرچی ئازادی خوازە و چەپێکە ئەبێ ئەمڕۆ لە پشتی ڕۆژاواوە بۆ لە پشتی ڕۆژاواوە بۆسم ئەگەر تۆ نمونەیەکە لە ڕۆژاوا بە منی نیشانەدەی ئەوەی ئەمە لە کەنار ئەمریکا وەستاوین ئەمریکا لە پشتمانەوە کەس پێمان ناوێرێ کاکە دێ بڕۆ ئەمریکا با پشتیوانی لێ بکات چەپ بۆ چیتر تۆ کە لە پەنا بایدن و ترامپ و ئەوانەیە حەزەکەی ڕستم بگریت و ڕستمەکەت بڵاوکەیتەوە ئەوانە چاوەڕوان مەبەت شەبێ لەو سەنگەرەیە لەگەڵ تۆ بمێنێتەوە نابێت ئەوە و ئەگەر ئەتەوێ بەشێک بی لە جوڵانەوەی ئازادی خوازی لە ناوچەکەیە و لە سووریایە دەواازە لە بەردەمتانە کراوەتەوە قسە لەسەرەوەی ئیتر هەنێکێن لە کوردستانە و نەسیحەتی هینەکەن ڕۆژاواکەن و نەسیحە پاپەکەکە لەوێ نەبێ پەکەکە بنێنەوە بەمانە کێشەی لاوەچی تورکیا سەرنجام نەک لە بەرخاتری ئەوەی کە بڵین نایەوێت ئەمە بکە باش ئێمە بکە بەڵام بۆی ناکرێەوە ئیمکانی نابێ ئەمەزمونە لە بین بەرێ لەبەر ئەوەی ئەم تەوازناتی هێزە لە مەنتیقەیە ڕێگەی ئەوەی پێنادا من ناڵێم ناتوانێت کۆبانی احتیمالی ئەوەیە کۆبانیش داگیر بکە احتیمالی ئەوەیە ئەم ڕەمزەش لە دەستکورد بۆر بگرێتەوە بەڵام خودی ئەمە ئەزمونە ناتوانێت لە بین بەرێت لەبەر ئەوەی ئەم وڵاتەکە باسم کرد ئەو عواملانەی کە ژماردم و ئەمانە هێشتا زۆری ماوە ئەمە بگاتە جێگایە کە ئەم دۆخە بپێچێتەوە و ئەم مۆزوعە کۆتایی پێبێت لەبەرەوە تووشیا ئەمە ناتوانێت ئەنجامدەوە قسەکردن لەسەرەوەی باپەکەکان لەگەڵان نەبێت و بە قەندی لوازیان لێبێن تۆمانە قسەی پوچە هێزی چەکدارت پێویستە بەڵێ ڕاستە من قبوڵی ئەوواکەم تۆ هێزی چەکدار پێویستە لە دوای حربی عالەمی دووەمەوە هیچ هێزێکی چەکدار لە هیچ شوێنێکی دنیا نەبوو بەبێ پشتیوانی نێودەوڵەتی توانی بێتی ئیدامێ بێت باشترین هێز و شۆڕژگەرترین هێز لە خۆرهەڵاتی ناوەڕاستە کە من ناسی بێتم کۆمەڵی ئێران بووە بەبێ پشتیوانی عێراق نێتوانی بژی و نێتوانی بمێنێتەوە و ئەمە حقیقەت ئەمە ڕاستیە ئەمە ناتوانین ئینکاری لەمانە بکەین لەبەرەوە باسکردن لەوەی کە نابێ هیچ پەیوەندی بی و گڵاو نەبێت و دەست نەخاتە دەستی من ئەمانە قسەی پوچن بەڵام باسەکە لەسەر ئەوەیە استراتیجت لەسەر چی بنیاد ناوە ئەگەر استراتیجت لەسەر ئەوە بنیاد ناوە کە سووریایەک هەبێ بۆ هەموو خەڵک پێکەوە بەین ئەبێ ئەم پەیامە بگا بۆ ئەم پەیامە باز بکرێ و ئەم پەیامە ئاشکرا بکرێ و هەر ئێستا پێویستەکە ڕۆژاوا دەست بە کاربەدەستانی ڕۆژاوا هەوڵ بدەن لەگەڵ ئەم جوڵانەوەیە کە ئێستا خەریکە قوڵ بەدا لە ناو سووریا پەیوەندی بگرن بەرە دروستکەن جەبهە دروستکەن کۆنگرەی جۆر بە جۆر بگرن و ئەلتەرناتیو بەدیلی خۆیان دووبارە بە کۆمەلگای سووریا بناسێنەوە ئەمڕۆ ئەگەر شەڕی ئەلتەرناتیڤەکان ئەم ئەلتەرناتیڤە زۆر بە بەشدەستتر ئەبێ دەرکەوێت ئەوان چیانەوێ ئەڵێ لەسەر بنەمای دەخاڵەتکردنی ڕاستەوخۆی خەڵک لە بەڕێوەبردننی کاروباری خۆیان دەی ئەمە بکەن بەو مەبنایە لەسەر ئەم مەبنایە ئەتان ڕۆژاوا دروست بووە ئەمە بکەن بەو مەبنایە و قسەی لەسەر بکەن بەڵام باسکردن لەسەرەوەی کە لەگەڵ ئەمریکای و ئەمانە بەڵێ ڕۆژاوا توانێت بمێنێتەوە و ئیدامە پەیاکە بەڵام نمونەیەشی ترە بێت لەو دەسەڵاتە گەندەڵی کە پارتی دیموکراتی کوردستان لە هەولێرا دروستی کردووە کە ڕاستە خەڵک لەسەر ئەساسیەوەی کە کوردە چیتر لە سەیتەرەکانە شەقێتی هەڵنادرێ بەڵام سادەترین کەرامەت بۆ خەڵکی کارگەری و زەحمەتکێش لە بندەستی پارتیا وجودی نییە و باسی ئەوەی کە ئێمە هەموو کوردین بەیەکەوە هەموو کوردین بەیەکەوە کورد دوو چینە دوو تەبەقەیە تەبەقەیەکی مڵکدار و پارەدار و سەرمایەدار و نۆکەری ئەملا ئەولا و نۆکەری هەموو هێزە کۆنەپەرستەکانی ناوچەکە و جیهان تەبەقەیەکی زەحمەتکێش و کارگەر و ڕەنجدەر و ماڵوێران و قوربەسەر ئەم چینەیە کە ئێمە باسی دەکەین ئەم چینە لە سایەی سەری
ئەزمونێکە لە ڕۆژاوا کە تەنها پشتی بە پشتیوانکردنی ئەمریکا لەوە خراپتر ئیسرائیلیش بەست بێ ئەمە بەشی هەر مەینەتی بەشی هەر دەربەدەری و بەشی هەر بێکەرامەتکردن هیچ فەرقی نابێت لەگەڵ ئەو هەژار و نەکبەتانی کە لە بندستی پارتیە ئەمڕۆەوە بندستی پارتی وێچێتی ئەمڕۆ 3 مانگە موچیان وەرنەگرتووە نازان کێ موچێ وەرەگرێت ئەو خانە نیشانەی کە چەندین ساڵ خزمەتیان کردووانە بەڵامە بێت لە نۆرەی وەرگرتنی موچەیەکی 250,000 300,000 لەبەر هەتاوە لەبەر سەرمایە گیان بدەن و بمرن هیچ جیاوازی نابێت لەم چارەنووسە ئەو چارەنووسە ئەوە نییە کە خەڵکی ڕۆژاوا مستحقێتی ئەوە نییە کە ئەزمموی ڕۆژاوا مستحقێتی ئەوانەی پشتیوانی لە ئەزمموی ڕۆژاواکەن بەڕاستی چەپن ئادیکاڵن لە ڕوانگەی ئازادی خوازی و ئەمە کە نەک لەبەرەوەی هاو خوێن و هاو زمان و ئەوانن لەبەرەوە نییە لەبەرەوەی کەیانوێ ئایندەیەشی باشتر بۆ خەڵکی کوردستان بێ ئەبێ بەم ئاراستەیە ڕەخنە لەم ئەزمونە بگرن و هەوڵ بدەنم ئەزمونە و ئاراستەیە بگرێت من سێ چارەکە قساکەم لەوە زیاتر کاتی ئێوە ناگرم ئەگەر هاوڕێیانێک بیانێ بەشدار بن پێم وابێ هاوڕێ سەمینوریمان لەگەڵا هاتووە پێشەوە دیارە دووبارەیەکەمەوە هاوڕیانێکە متابعە ماکەن ئەگەر ئەلێک پێشن لە ڕێگەی خوانەوە لینکی ئەم بەرنمەیە لە سوۆسیال میدیای خوانەوە بڵاو بکەنەوە ئەگەر کۆمنتێکیان هەیە سەرنجێکیان هەیە پرسیارێکیان هەیە ڕەخنیان هەیە قسەکانی منیان بەدڵ نییە بە خۆشحاڵی و بە دڵفراوانی و بوار هەیە بۆ دەربڕینی ڕای خۆیان بافەرمون هاوڕێ سەمیرم بەڵام ئەم کاتە باش هاوڕێ سەمیر خۆشحاڵ باش باز دەکەم دەستە خۆش بێ بۆ قسە باسەکەت هەر بژیت مەمنونم فەرموو بەرحاڵ من قسەم زۆر کرد هەزانم ئەگەر سەرنجێک ڕەخنەیەکە تێ لە قسەکانم یاخود دەتێ قسەی خۆت پێ فەرموو هەرجۆرێک دەستە خۆش بێ من قسەکانە بە هەوڵەدەم هەنێ نوکاتێ بڵم کە منیش لە نەزەرمایەوەوانە چکە بەشێک قسەکانی تۆ زیاتر بەحسیکی فراوانتر بوو لەسەر وەزعی اقتصادی و تاریخچە و مەکانەی سووریا ئەوانە من ناچمە سەر ئەو جانبانە نقطەیە کە تۆ ئیشارەت پێکرد کە ئەوەی کە باسی دڵخۆشیت کرد بە کەوتنی سووریا منی شەر وەک تۆ دڵم پێخۆش بوو و پێشم باش بوو کەوتنی سووریا من شۆک و خەڵکی هەموو سووریا کەوتنی ڕژێمی سووریا ڕژێمی سووریا نا سووریا دیارەمە بەسمان ڕژێمی سووریایە و نقطەیەکی ترشکە لە قسەکانی توە ئاکتیڤ بوون فعال بوون پۆزتیڤ بوون ئەمە مەسەلەیەکی زۆر مهمە کۆمونیستەکان هەرەوە نییە یا چەپەکان یا ئازادی خوازانە خەریک خۆکوژی و وەک هەر خەریکی لەقم بن بە قەولی عێراقیەکەی هەر خەریکی خۆکوژی و خۆکوتانەوە تۆتەوێت چی بکەیت کۆمەڵگەیەک ئاڵگۆڕێکی جدی بەسەر هاتووە ئەتەوێت چی بکەیت و ئەم کۆمەڵگەیە خۆی ماتریالی ئەوەی تایە بەرەو جێگەیەکی باشتر بڕوانە خراپتر ئایا ماتریالی ئەوەی تایە دیارە ماتریالی خراپەکە خەڵکی بینێ ماتریالی خراپەکەی بینێ خەڵکی ئەو هێزانە بینێ کە هاتوون بەشارە سەدیان ڕوخانەوە و ئەم هێزانە هێزی پاشخانێکی ئیسلامی و قاعیدە و ئەوانەیان هەیە و کابرا خۆی لەگەڵ ئەبوو بەکر بەغدادیە بووە هەموو خەڵکەمە ئەمە ئەزانێت بێزگە لەوە دەوڵەتەکانی ناوچەکە بڵێن ئەو دەوڵەتانی کە دەخیلن لە مۆزعەیە دەوڵەتە ئانی وەکو ئەمریکا و رووسیا و دەوڵەتە ناوچەیەکانی وەکو تورکیا و ئێران ومانە ئەمانە خۆی عنسوری ئەوەن کە ئەوزاعەکە خەڵک هەست بە خەتەریات بکە هەست بۆ بکە کە وەزعەتێکی خراپ و ئەوانە چاوەڕوانی خەڵکە یا ئەوەتانی حکوومەتێکی مرتەجع و کۆنەپەرست دروست بێت پێ ناچێ فرسەتی ئەوە هەبێ لە بەردەم هێزە ئیسلامیەکانی شەهات تادا دیارە ئیسلامی سیاسی شیعە شکستی خواردووە من دێمە سەر ئەم نقطەیە بەڵام بەعام بتوان دەوڵەتێکی ئیسلامی نەوعی جمهوری ئیسلامی یا نەوعی دەوڵەتێکی کە ئاوا سەرکوبگەر و خەتەرناک و ئەوانە بتوانێت لە سووریا پا بگرێ هیچ فرسەتێک لە بەردەم ئەویان بنیە بەڕێی من و نقطەیەک ئەویشەوەی ئەم هێزانەش خۆیان هێزەکانی تحریری شام خۆیان قاعدەیەکی اجتماعی من نایبینم قاعدەیەکی اجتماعیانە بێ یعنی ئەوزاعی خەڵکی لە سووریایە قاعدەی اجتماعیان نییە ئەمانە ئیلا ئەتوانن بە سەرکوت ئەگەر بیانەوە قاچیان لە عەرزگیر بێ و ئایا ئیمکانەی ئەوەشان هەیە بتوان سەرکوتی هەموو خەڵکی و سووریا بکەن و ئەوانە ئەوەش مەسەلێکی درم بەڵام نقاتێک کە من بەڕێی من ئەوەیە
کە ڕێگە نادا دەوڵەتێکی ئیسلامی لە سووریادا مەزرێ شکستی ئیسلامی سیاسیە شکستی محوەری مقاومەیە یعنی شکستی حەماس و حزب الله و بەشار ئەسەد کە ئەمانە محوەری مقاومەیان پێکێنا و بەڕێی من شکستی جمهوری ئیسلامیە ئەمە نوکتەیەکی ئەساسی ئیسلامی سیاسی ناتوانێت خۆی ڕابگرێت لە منطقه ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بەڕێی من گڵۆڕیان کەوتۆتە لێژی و داکشانێکی تەواو لە وەزعی ئیسلامی سیاسیە نەک فقط جەناحی شیعەکەی بەڵکو جەناحی سونیەکەشی تایە خۆ بەشار ئەسەد کابرایەکی بان حزبی بەعس شیعە نەبوون ئەوان وەک مەذهب سنی بوون و وەکو ئیدیش قومی بوون وەکو ئایدۆلۆژی و بیرروباوەڕان قومی بوون بەڵام خۆیان بەشێکی ئەساسی بوون لە محوەری مقاومە ئەم محوەری مقاومەیە شکستی خواردووە اینجا لەسەر دەستی ئیسرائیل شکستی خواردووە چۆن شکستی خواردووە شکستێکی زۆر مهمیش کە بەڕێی من فرسەتە کاتەوە لە بەردەم ئەوەیە کە تۆ ئەوزاعەکە بە شوێنێکی کا بڕوە نابەر بە سیناریۆی ڕەشە یا بە ئەوزاعێکی خەتەرناک و ئەمانەیە من ناڵێم ئەگەرەکە نییە بەڵام ئەمە یەکێ لە نقطەکان نقطەیەکی تر لەم ئەوزاعەیە بوونی بزوتنەوەیکی شۆڕشگەڕان یا شۆڕشێک لە ئێرانە کە بەخۆی ئەڵێ شۆڕشی ژیان ئازادی بەڕێی من ئەمە ئاسوەیەک ئەخاتە بەردەم کولی کۆمەڵگەکانی منتیقەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست من بگەڕمەوە سەر باسەکەی تۆش کە باست کەوتم ئەمە باسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکەین ئێمە بەشێکی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست داژین ئاکتیڤیستین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بەشێکی لەو تاریخچەیە بەشێکی لەو مێژووە بەشێکی لەو ئاڵوگۆڕە بەشێکی لەوانە بەو دلیلەش هاتوور قسە لەسەر ئەم ئەوزاعاکەین بەو دلیلەش ئێران خۆی موقعیەتی ئێران موقعیەتی خەڵکی ئێران موقعیەتی شۆڕشی ژیان ئازادی بەڕێی من فرسەت نادا لە سووریایە ئەمە شکر بگرێت ئەمریکا هەر ئێستا خۆی هەر ئێستا منەوە لە فەیسبوک نووسی بووم هەر ئێستا ئەمامە و ڕیشەکەی لێ بۆ بەبار محەممەد جۆلانی لێ بۆ بەبار ئەوێ خۆی بگونجێنێ ئێوێ وابێ قابلی قبول بێ قابلی قبولی غەرب بێ قابلی قبولی ئەمریکا بێ قابلی قبولی خەڵک بێ کە بتوانێت ناو سووریایە هەر هاتە دەرەوەتی ئێمە زەخت بۆ ژنان نایەنین هەر ئەزانێ ئەم مەسەلەی قابلی قبول نیە هاتە دەرەوەتی ئێمە هەموو خەڵکی سووریا هەمووی ئەمە هی هەموو خەڵکی سووریایە هەموو خەڵکی سووریا بێ بێکۆ بژێنەوە ئەم قسانە خۆگونجاندنە هەڵدانە خۆگونجاندنەوە تێترمە تاریخی این ڕۆژ تاریخی داعش و قاعدە ڕۆشتی ترمە بەشێک نین لەو قاعدێ و ئەو وەسائلانە ئێستا ئەمە ئێوێ خۆی بهێنێتە ناو ئەم ئەوزاعەوە من ئەم دوو نوکتەیە وەکو نوکتەی ئەساسی لە ئەوزاعی سیاسی سووریایە بەڕێی من لە بەرچاو بگیرێ ئەمە نوکتەیەک من ویستم لەم قسە و باسەیە بێنمە ئاراوینی بکەم شکستی محوەری مقاومە یەکێکە وجودی شۆڕشێک لەولاوە مەسەلەیەکە دێتەوە سەر ئەوزاعی داخلی سووریا لە داخلی سووریایە عفو ئەوزاعی سووریا لە هینەوە دەست پێکە لە بەهاری عەرەبیەوە دەست پێکە لە 2011ەوە دەست پێکە هێزەکانی ڕاپەڕینی 2011 ڕاستە سەرکوتکراون ڕاستە بەدایان هەزاران لە زیندانەکانە سەر بڕێنان و پانکرانەوە ئەسڵەن لە مەدینەی گوشینیان داونەوە بینیمان لە سزنی سەدنایە بینیمان چی جەرا ئیمێک بکراوە بە گەڕک تەکاولیان کردووە حکوومەتی سووریا و جمهوری ئیسلامی و حزب الله و رووسیا ئەسلحەی چینیان بەکارهێنا خەڵکیان کوشت خەڵکیان قەتڵعام کردووە دنیایان کاور کردووە بەرمیل بە بەرمیلی بارود بەسەر خۆڵکیانە ڕەشان بەڵام بەڕێی من ڕێگەی ئەو حرەکەتە ماوە و بەڕێی من ڕۆژی پێنجشەمە ئەو حرەکەتە هاتنەوە هاتنە سەرجادا هەرچیە کەڵێن ئەوانەی کاڵێن پاشماوەی بەعسن نازانم چین ئەمانەن ئەم مەسایلانە بەڕێی من ئەوە بزوتنەوەی ئازادی خوازانەی ژنان بزوتنەوەی ئازادە خوازانەی جوانان سکۆلاریستەکان چەپەکان ئینسانی دۆستەکان بوون لە سەر جادەی دیمەشقا وتیان قبولی ناکەین ئەم وڵاتە بە دەوڵەتێکی دینی دینە بێ لە دەوڵەت جیابێت سکۆلاریزم واضح 100 پلاکارد 2000 پلاکارتمان بینی بە شعار و بە لافتە و بە هەموو شتێکەوە نەکرد لە دیمەشق لە شارەکانی کەشا بووە لە شوێنەکانی کەشا بووە خەڵک هەموو شارەکانڵێ لە ئەدلب کە مەرکەزی دەسەڵاتی ئەمانە خۆپێشاندان کراوە کاکە ڕێمە قبول ناکەم ئەمە یەکێک ئەمە ئەم هێزە ئەساسی لە ناو سووریایە بەڕێی من هەر کەسی ئەمە نەبینێ ئەبێ بڕە خۆی بکوتێتەوە تۆ ئاسووی ئەمینان ئەلینین قسەیەکی هەیە بە تۆڵستۆیڵێ ئەبێت تۆڵستۆی بۆچی ڕەش بینە
لەبەرەوەی تۆڵستۆی فەلاح بینێ فەلاحش ئاسۆی نییە ئەگە وەک من کرێکار ببینێ ئەزانێ ئاسۆی ڕوسیا بەرەو شوێنێکی کاڕوە کرێکارە توانێت دنیا بگۆڕێ تۆش ئەگەر هێزێک نبینی لە سووریایە ئەم هێزە ئەتوانێ ئاڵۆگۆڕێک لە سووریا دروست بکە ئەتوانێ وەزعەکە بە ئەتجاهیش بە حتمما تووشی ڕەشبینیە بێ و فقط ئەمپریالیزمی ئەمریکا و ئەمپریالیزمی رووسیا و دەوڵەت دیکتاتۆرێتی ئەردوگان و عوسمانیەت و نازانچی و هەر ئەمانە ئەبینی و ئەمانەشی تر تۆ بێ خۆت بکوتیتەوە بەڵام ئەگەر تو ئاها وەکو من و تۆ ئەمە ببینی ئەم ئازادی خوازیە ببینی ئەم سوکالاریزمە ببینی حتمما ئوفقێکەکە لە بەردا شتێکی کەت هەیە و شتێکی خەدە بەردەست و ئەمە نقطەیەکی تر لە سووریا بەڕای من وجودی قەسەد و یەپەژە و ئەمانەیە کاکە ئەم هێزە ڕاستە من و تۆ بە کۆمونیستی 24 عیارەیان نازانین بەڵام ئەمانە هێزێکن ئازادی خوازی هێزێکن دیفاع لە حەقی مواطنە یەکسانی بوونی هاوڵاتی بوون مەسەلەی ژن یەکسانی ژن و پیان لایحەی یەکسانی ژن و پیاوی ئەم هێزە زۆر رادیکاڵ و زۆر جدیە من متابعەم کردووە چینەکان بەخۆتە بێجگە لە بەشداری ژن لە ئەوزاعی منتیقەکەیە و ئەمانە هێزێکی ئازادی خوازن هەتا ئەمانە زۆرەوەنە بە دوای ناسیۆنالیزمێکی تۆ خۆنین قوحۆنین کورد و کوردستان و ئەمانە هەتا هاتوو ناڕێ ئەمە هاوڵاتی بوون یەکسان هەمومان یەکسامین هەمومان بەشدارە بین هەمانەوێن دەوڵەتێکدا مەزرین دەوڵەتێک بێدین لە دەوڵەت جیا بێ و ئازادی خوازی بێ هەموو ئینسانەکان جێ خۆیان بکەنەوەمانە بۆیە من پێم وایە بۆ هەر ئازادی خوازێک بۆ هەر کۆمونیستێک بۆ هەر سۆشیالیستێک بۆ هەر سکۆلارێک ئەبێ بێ ئەم هێزانە ببینێەوە پشتیوانی لەم هێزانە بکەوە تەقوێتی بکە و شگڵ بگرێت حرەکەتێک شگڵ بگرێت وەکو خۆی لە ڕێگەیە هەر ئێستا قرارە کۆنگرێ ببەستێ ئەم کۆنگرە 1900 کەس زیاد بەشدار بێت محوەری ئەم کۆنگرێ ئەوەیە دوای ئەم سێ مانگەی کە ئێستا ئەم حکومەتیان بە قەولی ئەوان حکمی ئەمری واقع و فەرز بۆ بەسەر ئەوزاعی سووریایە بە دوای ئەمە حکوومەتێکی کە تشکیلکەن ئەم حکوومەتە دەستورێ بێنێتە ئاراوام دەستور دیموکراتی متمدن مەدەنی دین لە دەرەوەی دەوڵەت دین جیابێ لە دەوڵەت سکۆلار و هەموو کەس هاوڵاتی بوونی یەکسان بەداخەوە باسی مەدەنی باسی هەڵوەشانەوەی بەخێر باسی هەڵوەشانەوەی سزای لە سێدارەدان نەکراوە کە من ئەوە چەند جارە بینم محەممەد حەبەشێکی ئێمە بێکەوەیشە لەسەر مەسەلەی ئەدام لە تەحالف جیهانی لە دژی ئەدامە تا ئێستا باسی ئەدامی نەکرۆ بەداخەوە دەسم دەمن پێ بگا پێڵم کاکە محەممەد حەبەش تۆ یەکێکی لە قسەگەرەکانی سیاسێک ڕاستە ئیسلامیە خۆی بەڵام دژی ئەدامە بۆ دوو قسە لەسەر ئەدام ناکە بێت لە سووریا مەسەلەی ئەدام بخەتە سەر مێز کاکە ئەو هەموو خەڵک ئەدام کراوە ئەو هەموو خەڵکت یا چووە هەمووی بە ئەدام کراوە نابێت ڕێگە بدەن ڕاکێش خەڵ ڕاکێشە ناوجات و با مجرمیش بێ ڕاکێشن و ملی بکەن بە پەتا لە ناوە ڕاستی سووریایە ڕاستی دمەشق بۆیە بەڕێی من لایحەیەکی مەتاڵەباتی ڕۆشن کە نابێ هیچ حکومەتێک تشکیل بێ ئەم مەتاڵەباتانە جێبەجێ نەکات کە ئەوێ ئازادیە سیاسیەکانە یەکسانی ژن و پیاوە حەقی مواطنەیە ئلغای ئەدامە و ئازادی سیاسی ڕۆژنامەگەری کولی ئەم مەسائلانە بەڕێی من مهمە ئێمە تۆ دەستی خۆش بێ هیوادارم بەشێ بێ لەو باش بەرحاڵ مەڕۆ لەگەڵمان بەبانی بەخێراتشم هەیە ئەگەر توانیم ئەمێنمەوە ئەگەر زۆر باشە زۆر باشە سراوێکی لە ناسرەکەم بەخێر بێت هاوڕێ نەبەزە بەخێراتی هاوڕێن بەخێر بێ نەبەزە وام زای ناسرە ئۆکەی سراوێکی لە ناسرەکەم بەخێر هاوڕێ نەبەزە بەخێراتی هاوڕێن بەخێر بێ نەبەزە وام زای ناسرە ئۆکەی دەنگایەتەوە لای خۆتەوە دەنگایەتەوە نازان چێلەوە چێ لە نازانم چی بکەم ڕاستەکەی دوو جێگەوە جوەگری لە دوو جێگەوە نازانم چی بکەم بەرحاڵ قسە بکە ئێمە قسە ناکەین تەواو ئێستا باشە بێ فەرموو من هەمیسانەوە دەنگەداتەوە بەڵام هیوادارم بۆ جۆگران و بۆ ئێوەش دەنگم باش بێت باشە دەوێت هەمیسانەوە دەنگەداتەوە بەڵام هیوادارم بۆ جۆگران و بۆ ئێوەش یوتوبەکە داخە یوتوبەکە داخە یوتوبەکەم ڕاستەکەی فەرموو ڕاستەکەی سپاس هەورە سەمیر سلااو لە هەموو جۆگران و کەسانێک کە ئەمان بینن لەم بەرنایە و دوایش ئەمان بینن ڕاستەکەی وە ئێستا لە سووریا ڕوئات بە تایبەتی دەربارەی مەسەلەی قەسەدە و خەڵکی کورد لە سووریا قەزەیەکە کە ئێمە لەباری تیۆری و ئێستا درەنگە تەحلیلی بکەین
درەنگە تیۆر بەکاربێنین بۆ ئەوەی کە ئەمە بەسم لەوە نییە کە تاوان هەمیشە تیۆر کارایە بۆ تەحلیلی هەموو شتێکی مێژوویی، بەڵام ئەوەی ئێستا ڕوئەیە قەسەدە لە بەرامبەر قەزەیەکە کە پێی ئەوەترێت تەوازنی قووە. زۆر کەس پرسیارەکات ئایا لە سووریا چ کرێ باشە وەچی ئەتوانێت بیباتەوە؟ بەڕێی من ئەو کەسە ئەتوانێت بیباتەوە کە تا ئێستا توانێتی هێز ئێمە ڕاپەڕینی 1991 لە باشووری کوردستان کە هەمووتان ئێوەش تیا بەشدار بوون و جۆگرانیش ئاگدارن چۆنیە ئەوەی کە بردێەوە هێز ئێمە ئامادە بوون، ئێمە کردمان چەپەکان کردیان، ڕزگاری خوازەکان کردیان، بەڵام لەبەرەوەی ئامادەیەکی هێزی کۆمەڵایەتی و سەربازی نەبوو و عەقڵێکی سیاسی خاوەن ئەزموون کە بتوانێت ئەم مەسلەی بەرەبەرەوە بەم شێوەیە گەشت کە ئێمە پێگەشتنی. ئێستا لە سووریا قەسەدەیەکمان هەیە. ئەم قەسەدەیە من چۆن لەسەری بیرەکەمەوە وەکو کورد و کەسێککە چۆن لەسەری بیرەکاتەوە بەشێکە لە هێزێکی فاعلی سیاسی کە ئایدیاکانی ئایدایەکی ئینسانی جیهانگیرە. ئێمە کاڵێن سکۆلاریزم ئەم هاوڕێیانە کە باسی ئەەکەن مەسلەی ژنان، مەسلەی هاوژیانی، مەسلەی بێکەوە ژیانی میلەتان، دینەکان، مەسلەیەکی جیهانگیرە، یعنی مەسلەیەکی قەومی تایبەتی نییە کە تایبەت بێ بە کوردەوە. ئەم هێزە هاتووە بە پشتیوانی بە ئایدایەکی معەن ئەم قەزەی تەرح کردووە وە شەڕی کردووە و هەزارەها من ناوێنێم شەهید کە دیارە ئەوە میتۆدۆلۆژی من نییە لە مەسلەی ئەوە، بەڵام بۆ ئەو شوێنە ئەتوانم بەکاری بێنم. لە کۆبانیا هەزارەها گیانی خەڵکی کچان و کوڕانماندا لە ئەفرینە لە باقی ئەو تاریخەیەکە لە 2011 هەمانە تاکو ئێستا. ئێستا گەشتین بەم شوێنی کە ئێستاتیایەتی. هەوڕە شەماڵ باسیەوەی کرد کە خەڵک پێمانەڵێن نسیحەتی ڕۆژاوا مەکەن. من لە بەعزێ شوێنە ئەو قسێ تەئی دەکەم، لە بەعزێ شوێنە ئەو قسێ لەبەر ئەوە ناکە ئێمە نابێ ساحێبی قسە بین و ئەوان ساحێبی قسەن، لەبەر ئەوەی کە تەجروبەی ئەوان ئەزمموی ئەوان لە سووریایە بە شێوەیەکە کە گەشتۆ بە شوێنێک کە ڕاستیەکەی ئێستا ئێمە هەشتە بڵێن درەنگە، یعنی مەسەلەکە ئەوە نییە کە ئێمە زانین لە سووریا ئێستا تورکیا لە ئارایە، غەرب لە ئارایە و هێزە تیرۆریستەکان کە جەبهەی تەحریری شام ئەوانن لە ئارایە و هێزی ڕادیکال و ڕزگاری خوازی سووری کەم دەنگە لە ساحەکانی دیمەشقا مەسەن 200 کەس یان 1000 کەس کۆ ئەبنەوانێ باسی واکەن کە بە حکوومەتیشی مەدەنی سکۆلا دروست ببێ زەعیفە. ئێستا قەسەدە لە بەرامبەر شوێنێکە کە گەیشتۆ بە شوێنێک ئەڵێ حتاکو ئێمە ئامادەین خاک بدەین لە پێناوی ئەوەی کە ئێمە ئەم تەجروبەی کە لە ڕۆژاوای کوردستانە هەمانە سەرکەوتوو بێت. ئەم تەجروبێ ئێستا ناتوانێت ببێ بە تەجروبەی هەموو سووریا. ئێمە ناتوانین ئەم داوایە ئێستا لە ڕۆژاوای کوردستان بکەین کە بڵێن ئەبێ پشت ببەستن بە ئەو چەند سەد کەسەی کە لە ساحەی مەیدانی بەداخۆناوەکەین بیر ناکرێتەوە فلان شوێنی مەسەڵەن ساحەی ئەمەوی ساحەی ئەمەوی سپاس لە ساحەی ئەمەویا کۆ بنەوانە. ئەزمموی ڕۆژاوە ناتوانێت پشت بەستێ بە 2000 کەس کە ئێستا لە ساحەی ئەمەویا داوای دەوڵەتێکی سکۆلارەکە. دەوڵەت خەڵکی سووریا لەباری ئەدەبیات و ڕۆشنبیریوانێ پێشڕەوترین خەڵکانێکن کە لە دنیای عەرەبا هەن. لەباری ئەدەبیات و بەرحاڵەوەی کە باسمەکە لەباری ڕۆشنبیری و ئەدەبیات و خەڵکانێکی زۆر پێشڕەون لە دنیای عەرەبا. بەڵام ئەوەی کە ئێستا ڕوو ئاەت لە دنیای ئەمڕۆی ئێمەیە و بەتایبەتی لە سووریا مەسەلەی تەوازنی قووایە. هێز چ هێزێک کارایە وەکی ئەتوانێت بیباتەوە لەم چەند هەفتەی داهاتووە، لەم چەند مانگەی داهاتووە. پشتبەستن بەوەی کە ئەدۆنیسێکمان هەیە لە سووریا، پشتبەستن بەوەی کە دیارە باسی حیزبی شوعی سووری کە ڕەجعی ترین حیزبی شوعی دنیاە لە هەموو لە هەموو دنیاە کە دایم تەیدی ئەسەدیانە کرد ئەو بۆنە. بەڵام ئێمە ئەدۆنیسمان هەیە لە سووریا، ئێمە چەندەها ڕۆشنبیری گەورەمان هەیە لە سووریا و عمومەن وایە کە سووریا نوێنەرایەتی ڕۆشنبیری عەرەبی ئەکات.
بەڵام ئێستا لە حاڵەتێکی تاریخی تایبەتین هەروەکو چۆن لە ساڵی 1990 باشە من پێشیاری خۆم کرد نەبەست کە پێویستەکە کە قەسەد و هێزی بڵێ ڕۆژاوا خۆی تێکەڵکە لەگەڵ ئەو جوڵانەوەیە کە لە هینە پێشنیارەکەی تۆ چییە مەسەڵەن کام جوڵانەوە شەما من پرسیارم هەیە ئەو جوڵانەوەی کە سەر تاپای سووریای گرتەوە ئەو جوڵانەوەی کە ئەگەر ئیستیبدادی هین نەبووە لە هەموو جێگایەکە لە هەموو ساحەیەکی ناو سووریایە جەماوەر هاتبوونە مەیدان ئەو ڕژێمە کۆنەپەرستە خوێن ڕێژە بە زەبری چەک ئەم جوڵانەوە مەدەنیەی کە بە جوڵانەوەیکی چەکداری ئەسڵ لە ڕۆژەکانی یەکەم و داوای ڕیفۆرمیانەکرد ئەم جوڵانەوەیە جوڵانەیەکەم جوڵانەوەی نەمردووە زانین چۆنە ئێمەمانان باسی تحلیل باسی نەزەری نییە نەزەریات و نازام چی ئەوانە وەختی نەزەریات نییە باسەکە باسی تحلیلی ڕووداوێکی دیاریکراوە تۆ لە گۆشەنیگایەکەوەی بینی من لە گۆشەنیگایەکەوەی بینی تۆ دنیا بە لەوانەیە بە شوێنی جۆلانگای شەڕی بینی هێزەکان و عسکەرەکان وانە بینی من ناتوانم کۆمەلگای ئڵغاکەمەوە کۆمەلگا زۆر گەورەترە لە هەموو ئەو تیرۆریزمێکە هەیە لە هەموو ئەو فاشیزمێکە هەیە لە هەموو ئەو جوڵانە کۆنەپەرستانێکە هەیە و ئەم کۆمەلگای لە ڕابردووە 13 سال بەر ئێستا نیشانی داین ئەم جوڵانەوەی هێناوەتە بەرهەم چاوی بکاتەوە ئەم جوڵانەوە دێتەوە پێشەوە قسە لەسەر استراتیجە باز لەسەر استراتیجە من ئەوە تێڕوانی بوو استراتیجی ئەوەی کە تۆ پێ دوایە استراتیجی دروستە چییە ئەنی ئەم تەوازن خوای کە تۆ ئێستا باست کروانە ئەگاتە کوێ مەسەلەن پشت ببەستین بە ئەمریکا و بڵێن فەرمو و ئەمریکا چیتانوێ با لە خزمەت تابی ئەمەیە مەسەلەکە یا چیترە تۆ ئەسا هاوڕە شەماڵجان داوای بردنەکەم ڕەسەمیریش داوای بردن لەکەم تۆ قسەیەکە خەیتە دەمێنەوە کاڵی مەسەلا من ناڵێم من ناڵێم تۆ وادوو تۆ من ناڵێم وادوو تۆ بەس من قسەی خۆم ئێمە بنسی زەن چۆن ئێمە وەکو خەڵکی سیاسی وەکو خەڵکی سیاسی خۆمە ناسم بەرحاڵ کە ئیمانم بە سیاسەتە ڕاست ئەبێ ڕووبکەینە تەجروبەکانمان ڕووبکەینە تەجروبەکانی تاریخی بەشەر و بە تایبەتی مانتیقەکەی خۆمان ئێستا لە سووریا ڕوئات لە 2011 تاکو ئێستا ئێمە گوێمان لە هێزێکی مەدەنی ئینساندۆست ژیانخواست بەرەنگار و ڕوو لە سکۆلاریزم لە سووریا نەبوو بێژگە لە قەسەدا طبعا هێزی بچووک هەبوون مثلا بەرحاڵ خەڵکانی جیاواز هەبوون من باسی ئەدۆنیسم کرد کە ئەدۆنیس ڕۆحی سووریایە بەڵام ئێستا مادەم ئێمە لەم سووریای لە 2011 تاکو ئێستا بێژگە لە ئیسلامی سیاسی بێژگە لە کۆنەپەرستی بێژگە لە پشتبەستن بە غەرب و ملبەلادەکانی بینی قەتەر و سعودیە و عێراق و شیعە و سونە و ئەمانە و ئیخوان مسلمین شتێکی ترمان جۆلە نەبوو دەنگێکی ترمان جۆلە بوو کە قەسەدە ئەم دەنگە ئێستا تاکە دەنگە لە سووریایە کە دیفاع لە منطقەیەکی معەنی جغرافی ئەکات کە ناتوانێت بێ بەدەنگی هەموو سووریا ڕاستەکەی ئەو داوایە قورسە ئەو داوایە زۆر قورسە ئێستا ئەگەر بە ئەوەی کە بەڕێزەشت باسی کرد و هاوڕێ سەمێریش باسی کرد ینی متابعی دەنگی قەسەدەکەین هەموو هاوارەکەیان ئەوەیە کە ئێمە ئەمانەوێت سووریایەکی سکۆلاری مەدەنی هەبێت کە ئەقوامی جیاواز ئەتیافی جیاواز و لەبەرەوەی کە سووریا بەو جۆرەیە بتوانن لە ژێر سایی دەوڵەتێکی سکۆلارە مافەکانی خۆیان جێبەجێ بکەن ژیان بێت ئێستا بەڵام وانە یعنی ئەم داوای قەسەدیش داوایەکە کە زۆر ئاسان نییە بەڵام ئەوەی کە ئێمە ئەمانەی بیڵێ من خۆم شخصی ئەمێن من ئەمێ بیڵم قەسەد لە بەرامبەر یەک چاڵنجی تاریخی گەورەیە کە ئەبێت جواب بە مەطالبی خەڵکەکەی خۆی باتەوە کە ڕاستێکی بەڕێی من لە بەشی ڕۆژاوای کوردستانە یاوێتەوە کە ئەوەی کە ژن ژیان ئازادی ئیسفادەی بە ژنی عەرەب گەیانوە لە ڕۆژاوای کوردستانە ئەوەی ئیسفادی بە ژنی کورد دەگەیانوە هاڕەشەوە يعني أما قصي عاطفي منية أما قصي واقعي كمن خون سداني رجعان كردو بيني وما أزانم شون أويك استا إما أم أيدياي كلباش لرجعان كردو سنة أيدياي كمحلية داواي زيادة لم أيديا محلية بلام أيدياي محلي الرجعان أيدياي جهانية
ئەو ئایدایە کە من و تۆ باوەڕمان پێێتی ئەو ئایدایە کە هەموو ئینسانێکی ئازادی خواست بەڵام لەباری تەوازنی قووا لەباری وەزعەتی سیاسی کە ئێمە ئەیناسین لەباری ئەوەی کە ئێستا لە کوردستانە چی ئەوزەر و لە سووریا چی ئەوزەر و تەوازنی قوا چۆنچۆنیە ئەم ئایدیا ئەبێت لە مەحەلی خۆیان سەرکەوێت حتا بۆ شوێنە گەیشتووە کە مەزلوم عەبدی و سەرانی بەڕێوەبەری ڕۆژاوە ئەڵێن ئێمە ئامادەین خاکیش لە دەست بین هەروەکو چۆن لینین خاچی لە بەرامبەر ئەڵمانیا لە دەزاوی کە پێڵەن سڵحی برست بۆی کە بتوانە سڵح پارێزێت ئەمە و کارەکەن ئەڵێ نەیکەین حتا گەیشتۆ بەو شوێنەی ئەڵێ ئێمە شەڕوانە ئینتەرناسیۆنالیستەکان لە ڕۆژاوە دەکەینە دەرەوە ئەگەر ئێوە پێتان وایە ئێمە خەڵکی یعنی ڕوو لە سیاسەتن ڕوو لە واقعیەتێک کە ئێستا ڕوبەڕووی بوونە لووتیان لە بەردی ئەلحەدی داوە لەبەر ئەو پێویستەکە ئەو کارە بکەن کە پێویستەکە بیکەین شتێک لە ئینگلیزیە مەجالە بۆ ڕەشەمەڵ حەزەکە منش مداخلێ بکەم دوو جملەی ترەڵم هاورە سەمیرداڵێ بردنەکەم لە ئینگلیزیە هاورە سەمیر لە ئینگلیزیەکە شارەزای و هاوڕەشەماڵی شیوادارن جوگرانیش لەمە لە ئینگلیزیە شتێک پێڵەن we do what we have to do ئەوە ئەکەین کە پێویستەکە بیکەین ئێمە وەختێک کە ئەم وەزعەمان هەیە لە بەرامبەر وڵاتێکان لە بەرامبەر میلەتێکان لە بەرامبەر خەڵکایەکان کە تاریخێکی دوور و درێژ چەسان و سەرپتی هەیە پێویستەکە تەعاملێکمان هەبێت کە لەگەڵ ئایدیا استراتیجیەکانمانە خلافی هەیە ئەتوانێت خلافی هەیە بەرحاڵ جا ئەوەی کە تۆ بە من بڵێ یا یەکێ بێ بن بڵێ لەگەڵ ئەمریکا ڕێمە مەکەوە لەگەڵ ئیسرائیل هیچ وەختێک ئەو ئیعلانی نەکردو بڵێ من لەگەڵ ئیسرائیل ڕێکەوەم پێم باشە لە بەرامبەر جۆلانیە ئەو هیچ تەصریحێکی وان نادۆزینەوە ئیسرائیلەکان خۆیان قساکەن یا مەسەن کەسێکی تر قساکە یان سوشال میدیا کە لە 100% ئەبێ پشتی پێ نەبەستین لە تەحلیلی سیاسی سوشال میدیا هیچ نییە بەڵام قەسەدە زۆر باشە زانێت کە ئەگەر پاڵپشتی ئەمریکای سبێنێ لە ئیداری داهاتووی ترامپە پشتیوانی نەبێت ڕاستەکەی ئەبێ باسی شەهید بکەینەوە جاریشک من بەر لەوەی کە فرسە بام حتمما سەویش ئەوڕە سەمیش قسەی هەیە بەڵام زای چۆرە من بەر لەوەی کە تۆ نازانم ئەگەر بەشەی قسەکان من گوێ لێوێ یان نا من هەمیشە و دایم جۆرێک ئەو سۆفیگەریەتێ لە سیاسەتا پێ زۆر مناڵانەیە بەڕاستی یان لە مناڵانە نەک احترامم بۆ مناڵمە بەستمە زۆر ساویلکانەیە منە مناڵیش عەقڵی هەیە حتمما بەڵام مەبەستمە ساویلکانەیە کە تۆ دابنیشی بڵێ داڵم دەستم پیس بێ دەست ناخەمە دەستیەوە زای چۆنە ئێمەمانان لێرە توانین لەسەرم بینایە خودە و ڕەفیقانی کە خۆیان بە چەپەزان و ئەوانە زۆر باش تەحلیل و ئینەکان بکەن و ئەوانە زۆر شیعاری باش بڵێن بەڵام بەرپرسیاربوون لە بەرامبەر ژیانی 5 ملیۆن ئینسانە مەسەلەیەکی ئاسان نییە تایبەتە لە هیچ موقع هەر دای بنێ ینی تۆ بەسەر بەرپرسی کاکە بەرپرسی خێزانێکی دنیای بەرپرسیارەتەکە سەرشان ئەنواع و ئەشکاڵ خەڵکی کارگەر و زەحمەکێش هەموو ڕۆژێچێ بۆ ئیش هەموو ڕۆژێت تەحملی ئیهاناکە هیچ کارگەرێک نییە لەسەر کارەکەی هەموو ڕۆژێت تەحملی ئیهانە نەکات کامەکە تۆ بە ڕابەر زانی بە کۆمونیستێ زانی بە ئازادی خوازی زانی هەر خودی ئەوەی کە ئەتۆ ئەچی ئیشەکەیت و کرێ لە خاوەن کاروەرەگەمە خۆی ئیهانەیە بە کرامەتی ئینسان بەڵام تەحملی ئەەکەی لەگەڵ یاژی لەبە خاتریەوەی کەس خێزانت هەیە مەسئولیاتت هینت هەیە باسکردن لەسەرەوەی ئەوە ئەم شتێنە پاک و تەمیزە دەست نەخەمە دەستی فلانەوە گڵاوە من دەست نەخەمە دەستی فلانەوە ئەمە سیاستکردن نییە من لە پێش ئەوەی کە تۆ باسی ئەمە بکەی منە قسەم کرد باز لێرە لە استراتیجە قسە لەسەرەوەی لەسەر کام استراتیجە ڕووی ئەزانم استراتیجی بەلشەفیەکان شۆڕشی جیهانی بوو باشە شۆڕشی جیهانی بوو شۆڕشی جیهانیەکەین و ئەڵمانیا دێت و ئەوانە شۆڕش لە ئەڵمانیا سەر ناکوێت لە 1990 کە لە پارچیانەکەن وانە بە قەسابخانە و هەرچی کۆمونیست دێ کوژنوانە ڕێگەیشان بۆ نامێنێتەوە مەجبورن ئەرزیانە دەنێ برێسلیۆتۆفیس یەک دنیا زەویە بەقەت پێماوی عێراق ئەرزیان نا بە ئەڵمانیاوانە وتیانەوە بۆ ئێوە بەزوازمان لێدێنە شەڕمان لەگەڵ ئامەکەن با کۆتایی پێبێنین و ئاشتی بکەوێتەوە لە مەنتیقەیە بۆی کەوا احتیفاز بە و هێزەوە بکەین کە هەمانە ئەم مساوامانە لە هینکردنە شتێک نییە بەڵام باسەکە لەسەر شتێکە قسە لەسەر ئەوەیە لێکدانەوەی دۆخی سووریا بەو جۆرە کە تۆ پێ دوابێ ئەم دۆخی سووریا بەرەو نالەباریشی زۆرتر ئەچێ ئەبێ بە شەڕی ئەهلی و حربی ئەهلی و لەم بینەیە من بەستەنها پشتیوانیەکەم هەبێ ئەتوانم لەم دۆخیابی بەمەوە من ئەم تێڕوانی نەبە نادروستەزان مەزای چۆن نەبەست هەر چیەک بیر بکەینەوە هەر جۆرێک ئێمە تەسویرمان بێت و ئەوانە
تێگەیشتنمان لە دەوروبەری دنیا و ئەمانە هین دروستەکە یعنی لێکدانەوەی جیاواز دروستەکە و مەعیبیتیان نییە کاکە هەرچی مؤسساتی دیراساتی سیاسی هەیە لە دنیای وەختێک دانیشن لە ئەمریکا نوێن نەخشێک بۆ شتێک دابنێنوانە 5 سینارۆ 6 سینارۆدانە لە بەردەمی خوانە هیچی ئینکار ناکەن و ئەمانە ئەم تێڕوانی ئەڵێم هینکردنە حسابکردنە لەسەر ئەوەی هێزێکی سیکولاری زیندوو لە ناو کۆمەڵگەی سووریایە هەیە و ئەم هێزە دێتە مەیدان ئەم هێزە ئەمڕۆ 13 ساڵە برسی کراوە حەساری لەسرە بەرمیلی بەسەرا ئەبارێنێ شیمیا باران ئەکرێت ئەخرێتە ناو سجنی سەدنایەوە ئینەکرێت ئەمڕۆ ناتوانێت ئەوە بکە یعنی بە بەرچاوی ئەو هەموو ڕیشپانەوە ئەو هەموو ڕیش درێژەوە ئەو هەمووی خوێن ڕێژەوە 1000 کەس لە ناو ساحەی ئومەویا کۆبوونەوە تۆ باسی 1000 کەسەکەی ئەو 1000 کەسە نوێنەرایەتی هەزارانەکەن ئەبێت چەند هەزاری تر هەبێت لە پشتەوە نهاتوتە مەیدان ئەبێ ئینسان وانە زۆر ئازان ڕاستەکەی ئازاترین بەشەرەکان تۆ لە جێگەیەکەوت لێرەوە هاوڕیانمان لەسەر گیر کەوتبوونە شەڕهین قژڕێنینەوە و شین و شەپۆڕ ئیسلامەکان هاتن و دنیا وێران بوو تەواو ڕەشدا داگیرسا و هەموو دنیا تاریک بۆوانە کابرا لە ناو شاری دیمەشقا هاتووە ئەڵێ حکوومەتی دینیم ناوێ من یەکەم جارە بیستم لا دل دیمۆقراتیە بە حیاتێ شعرم نویستووە داهێنانیان کردووە و هەر ئێستا بە تۆ بڵێم نەوەستجان ئەوە نییە 1000 کەس لێوێ هاتووە ئەنوا وەشکار شەبکاتی ژن شەبکاتی ژنان خەریکن ژنان تەسویری سیاسی ینی منهەجێکی سیاسیان داناوە بەنیازن وەکو پرۆژەی سیاسی خۆیان بۆ ئایندی سووریا تەقدیمی بکەن ئەمانە هەموو پرۆژانکەوە ئەکری ئەنوا و ئەشکال خەڵکی ڕۆشنبیر و هونەرمەند و ئەوانە خەریخ و خۆیان کۆکەنەوە بەدیلی خۆیان تەرحەکەن ئەمڕۆ تەرحکردنی بەدیلەکانە من مەبەستمەوەیە ئەزمموی ڕۆژ ئاوا لە مەتنی چه هێزێکی کۆمەڵایەتی چێتە پێشەوە یەک دقه ئیجازم بە هاوڕێسەمیر یەک دقه فقط ئەزان چۆنە ئێمە لە میسر وەختێکە حرەکەی ئێرحەل و یارمەتیم بە شەماڵ ئەو گەنجەکان تەمەڕۆت وەختی تەمەڕۆت دروست بوو تەمەڕۆتیانینەڵێ یا ئەپریل لە میسر 6 ئەپریل تەمەڕۆ 6 ئەپریلی دروست کرد کە بەیاننامەکانیان بڵاو کردەوە کە ئێرحەلیان وتیان لا حکم مرشد لە میسر ئەو کاتە ئەعمالی عالمی یعنی هێز عالمیەکان هین نەبوون لە ناو میسرا یعنی وەکو سووریای ئێستا نەبوو تورکیایەک لە ئارانە بوو ئیسلامی ئیخوانێک هەبوو لەگەڵ مەدەنیێت ئێستا لە سووریا من وەختێکە بە قەسەدە ئەوترێ لەگەڵ ئەم قسەی بەڕێزت کە ئەڵەی لەگەڵ ئەو لایەنانایە گرتو بن هەر شەماڵ من دڵنیام شخصی ئەوە بە دڵنیایی ئەتوانم پێێتی بڵێن وەکو لە ناو ئەدەبیاتی باشوورا شتێکمان هێڵەن معلومەیە لەگەڵ هەمیانە علاقیان هەیە و دەمێکیشە علاقیان يعني هەر مەسەلەکە ئەوە نییە کە ئێستا بچن لەگەڵ ئەوانە علاقە بەست علاقاتەکان بەردەوامە بەڵام ئێستا خەتەرێک هەیە پێوتێت تورکیا خەتەرێکە پێوتێ فاشیزمی سەربازی خەتەرێکە پێوتێ ئەو فاشیزمەی کە خودی هەیئەی تەحریری شامی هێناوەتە سەر کە ئەبێ ئەمریکاش و غەربیش تەعاملی لەگەڵ بکە قەسەدە ئەبێ تەعامل لەگەڵ ئەم مەسەلەیە بکە قەسەدە ئێستا ناتوانێت تەعامل لەگەڵ حرەکێکا بکە کە پێبووترێ ئێرحەل یا مەسەلەن چوزانم نابۆ ئیخوان خودی ئیخوان ئێستا وردەوردە خەریکە شەرعێت لەلایەن غەربەوە پێیاکە 10 ملیۆنەکە لەسەر جۆلانی لاچووە نابۆ ئیخوان نییە منش قسێ بکەم ئاوڕیان من خەریکە شتەکانی خۆم لە بیرەچێتەوە باشە بەڕێی من شەرعیەتی غەرب و ئەمریکاش شەرعیەتی سەر ئەرزە ئەگەر تۆ لەسەر ئەر شەرعێتت نەبێ قوتت نەبێ وجودت نەبێ ئەوش بڕات پێ ناکە کاکە من مەسەلێکەیە مەقسەدم نییە بیچوێنین بەوە بەڵام کاتی خۆی بەحساب تەحسین شاوە شۆتە سپاڵی پارتی دوای تەحسین شاوە بۆی دەرکەوتی کاکە ئەوە پارتی لە پاڵ منایە خۆم من لە پاڵ پارتیە نیم چکە پارتی هیچی نەبوو لە کەرکووک تەحسین شاوەش هێزێکی چەکداری باشی هەبوو پارتی لە بەبوونی تەحسین شاوە جێ بووەوە من مەبەستم نەیە پەگە و ئەوانە کە بە تەحسین شاوە بچوونم نا پارتیە بە ئەمریکا بەس فقط میسالەکە بێنمەوە کە هێزت بوو کە قوتت بوو کە توانیت لەسەر ئەرز مەوجود بیت هێزەکانی کەش ئەتخۆنەوە دێن لەگەڵ تەعاملەکەن بەڕێی من ئەمریکا
بۆچی چۆن ئەمریکا هیچ ئاگایەکی نەمابوو لە سووریا ئەگەر قەسەد و ئەوان نەبووایان لەوێ چوو بوو لەوێ وجودی خۆی لەوێ هەبۆجینا رووسیا هەموو سووریا بەدەستی رووسیاوە بوو بەدەستی جمهوری ئیسلامیەوە بوو مەحوەری مەقاومە بوو هەموو ئەم شتانە لەبەرەوە کاتێک تۆ هێز و قوتت هەبوو دنیاش دێت قبول تەکە دێت لەگەڵ تا تەعاملەکە دێت چێ شەرعی ئەناسی و کێ بیست بووی ئەوانە ئێستا چەند لەگەڵا دانشن لە ڕسم لەگەڵا ئەگرن لە دیمەشقا ئاڕێسە مەڵێ شەرع بڵێ محەممەد جۆلانی و حەز ناکەم ناوی بگۆڕین خۆی ناوی ئەسلەکەیەتی ئەوەن ناوە ئەسلەکەی محەممەد جۆلانیە بۆ تۆ بێ محەممەد جۆلانی ئەنجا من دووسێ شتی کە هەیە یەکێ لەوانە بەهاری عەربی و بزوتنەوەی بەهاری عەربی و شعارەکانی بەهاری عەربی نەمردوون نان ئازادی کەرامەتی ئینسانی هەر لە تونس و لە میسر و لە سووریاش و لە عێراقیشە دەنگێدایەوە اینجا ڕاپەڕینی خەڵکی تشرینی عێراق ڕاپەڕینی خەڵکی لبنان و ئێستش خەڵکی ئێران ئەم حرەکەتانە تقریبان لە یەکتری ئاوەخۆنەوە هەمویان تقریبان یەک تابعیان یەک ناوە ڕوتیانەکەینیانە بەڕێوەیە لە منتیقەکە خەڵ ئەم هێزە مەوجودە لە سووریایە من حق باسێەوە ناکە حزبێکی گەورەی بەقوەتی کۆمونستی یا چەپیان هەر سکۆلار مەوجودانە باسی هێزی بەشەری نیروی بەشەری کاکە بە شعاری خۆیەوە بە شعاری ڕادیکالی خۆیەوە ئەخێ تۆ تەسەورکە ئەو هەموو گروپە چەکدارە دڕندەی تەحریر هەیئەی تەحریر هاتۆتە ناو دیمەشقەوە هەزاران ژن بە بێ لە چک بە شیعاری سکۆلاریزم بە نادە بۆ دەوڵەتی دینی بەمانە دەوڵەتێکی مەدانی حڕ بەمانەوە بێتە ناو جادەوە لەوە کەمترم قبول نییە بەڕێی من ئەمە هێزی لە پێشتە بەمە بەڕێی من ئەم کۆمەڵگەیە زنووە بەڕێی من ئەم کۆمەڵگەی ئەتوانێت بۆ شوێنێکی کە بڕوە ئەگەر قەسەد ئەمە نەخوێنێتەوە نەیبینێ من ئەوە قساکەمەوە ئەگەر ئەڵێ نەقدمەکە ئەو من نەق دەکەم ئەگەر ئەم نەقدی قبول وەلو منە بینم قەسەد خۆی وا تعریفەکە کە بەشێکە لەم هێزە بەشێکە لە هێزی سکۆلاریست بەشێکە لە هێزی هاوڵاتی بوونی یەکسان بەشێکە لەمە قسەکەی ئێمە لەسەرەوەی ئەم هێزانەیە گرتوو بن یەک گرتوو بە معنای ئەوە نییە لە سەنگەرا خەرەیمان بێگوت فەنگەڵگرین بە معنایەوەی هەمەزە بە یەک ئیتجا بە یەک شوێن بە ئیتجای دەوڵەتێکی سکۆلار بە ئیتجاهی ئەمە کار بکە و قەسەد لەسەر ئەساسی ئەمە من پێم وایە ئەگەر بێت و ینی قەسەد لەگەڵم هێزانەیە نەبێ ئەمریکا شاید زۆر پێویستی بە قەسەد نەمێنێتر ئەگەر لەوێ ئێستا مەوجودیەکە و بۆ قەسەد مەسەلەیەکە قابلی ئەوەیە بڵێ ئاسان لە ناو ناچم لە بەرەوەی هێزی ئەمریکاش لێرە هەیە و پشتیوانەیەکە بۆ ئێمە مەوجودێکە بۆ ئێمە کە من هیچ نەقدێکم لەوە نییە لەگەڵ ئاوڕەشەماڵە هیچ نەقدێکم لەوە نییە لە بەرەوەی ئەگەر منتیقەی ڕۆژاوە بدەنە دەست منیشەوە ئەمریکا بڵێ من لێرە قاعدەی خۆمدا ئەنەم نایڵم ێوەشتیا بچن ئەڵێم وەرندانشن کاگەدانشن با منش بتوانم بمێنم وجودم هەبێ ئەمە مەسەلەیەکی نییە بەڵام ئەمریکا پێویستی بەوان بۆ چۆتە ئەوێ بەڵام احتمالی هاتنی ترامپ و ڕوخانی بەشار ئەسەد و ئەو ئاڵوگۆڕی مەوزوعەکە زۆر پێویستی بۆ نەبێ بەڵام تۆ وەکو هێزیە وەکو هێزی قەسەد وەکو کاکە قەسەدنا وەکو بەشەرێکی کۆمەنیست یا چەپ یا ڕادیکال یا شۆڕژگەر لە ئێرا لە سووریایە چی ئەەکەیت بە دوای چیەوەیت ئەتەوێت چی بکەیت ئەتەوێت کام هێستا قویەکەیت بۆ ئەوەی دەوڵەتی ئیسلامی دروست نەبێت لە سووریایە بۆ ئەوەی محەممەد جۆلانی نەبێ بە حاکمی شار بۆ ئەوەی کە ژن سەرکوت نەکرێت بۆ ئەوەی هاوڵاتی بوونی یەکسان هەبێ بۆ ئەوەی ئەدام نەبێت تۆ چی بکەیت ئەبێ بڕۆ دەسەدناەوە چۆن ئێمە لە هەولێرا بە دوای یەکتری ئاگەڕین بۆ شوراگان دروستکەین بۆی پشت دەێنەیەکەوە دووشت بکەین ئەبێ وا بکەیت ئەبێ وا بکەیت بێ بڕۆی ئەوانە بخوێنیت تۆ منەوە تانە بیر لەواکەمە سەلامەتکیلەیەکە بۆ چی هاتەرێ مردووە درێکمان هەیە لێرە شاعرێکی لە مرد سەلامکی لە مرد بەداخۆ بەداخەوە جاکلین کوانێ جاکلین چی هەیە بڕن دووشت بکەین ئەم هێزە پێویستی بە هەموو کەسێکەیە پێویستی بە کۆمەکە پێویستی بە بەرەو پێشچوونە بەڕێی من هێزە کۆمونیستەکانی منتیقەکە ئەبێ بچنە پشتی ئەم قەزیە و نەیڵن ئیسلامیەکان قاچ لە عەرزگیرکەن و ئێستاکە من ئەو کۆنگرێ دڵێکم پێی خۆشە نازانم فعالەکانی بەتەواوەتی کێ بەڵام یەکێک لەو ژنانەی کەس خطابەدا لە ناو دیمەشقا لە ساحەی ئەمەوی
زۆر وازە قساکە لە ئەڵێمە لەو کۆنگرەیە دەوڵەتێکی دیموکراتیکی مەدەنی نادینی دروستەکەین لەو کۆنگرەیە کە قەرار وایە 1200 کەسیا بەشدار بێت بەڕای من قەسەد ئەبێ بڕۆ لەوێ جێخۆی بکاتەوە لەوێ لەناو کۆنگرەیە ببێ پلتفۆرمەکەی باتە بەردەمەوە خەڵکە لەگەڵ دوو هێزیکە ڕێکەوە لەسەر پلتفۆرمێکی ڕادیکاڵەوانە من پێم وایە ئەگەر قەسەد بتوانێت لەگەڵ ئەم هێزانەی سووریایە بەم اتجاهە بڕوە نا دەوڵەتی ئیسلامی دروستە بێ و دەستی دەوڵەتی تورکیا شەشکێنێ چونکە تۆ ئەگەر ئەمە نەبێ ئەگەر محەممەد جۆلانی بێ بە حاکمی شار ئەبێت تۆ بێ لەگەڵیا بڵێ کاکە ئۆکەی باش ئەوە من تەسلیمی ئێوە بین و چەکانماندانێ چەکانشدان ئەم مانگەنە مانگی دوم 6 مانگیتر سەر و داگیری کات و دەوڵەتی ئیسلامی خۆی لە منتیقەی ڕۆژاوەشەدا بەڕێ من ئەمە قسەکانم بوو داوای لێبوردنەکە من ئیشێکی کەشم هەیە ئەگەر جێتان بڵن حەزم بەس بگرم دەمێشم بینی و ئەخباریم نازانی پێ خۆشحاڵ بوو زۆر بە خێراتی زۆر خۆشحاڵ بووین هەر بژیت کاتێکی خۆش هەر بژیت باشە نەبەجا من ئێستا بوارە دەمەزانم تۆ قسەت هەیە لەم بابەتەوە حتمما ماوە ببەخشە حتمما تعقیب بدەیت لەسەر قسەکانی سەمیر و لەسەر قسەکانی منیش بەڵام من بەر لەوەی کە میدامە بەینەکان بە یەکشت بڵێم جارێ باسەکە لەسەر ناوتن نییە بە هیچ شتێک ئەمڕۆ ڕۆژی ناوتن نییە لە سووریایە ڕۆژی وتنی ئایا بەچی یەگەی باسەکە فەرقەکە ئەین تۆ ئێستا حکوومەتی هین هات حکوومەتی ئیخوان لە ڕێگەی انتخاباتەوە لە میسرا خۆی داسەپان و حکوومەتی دروست کردنەوە وەزعێکی تر بوو قسە ئێستا لەسەرەوەیە کراوەتەوە دۆخەکە خودی ئەم محەممەد جۆلانیە ناڵێکە دۆخەکە تەواو بۆ کۆتایی هاتووە ئەڵێ ئێمە ئەڵێ حتا ئێمە حکوومەتی ئینتقالیژ نین ئێمە حکوومەتی تەسیر لە ئەعمالین تاکو 3 مانگی تر تاکو مانگی ئازار ئەو وەختە حکوومەت ئینتقالی دروستەکەین معنای وایە دۆخەکە نەمەیوە هەموو کەسی ژەڵێ نەمەیوە لێرە قسە لەسەر تەرحکردنی بەدیلە دواتر باسی ئەوەی کە ئەمریکا خەریکە لەگەڵ جۆلانیە ڕێکەوەمانە ئەمە ڕاستی نییە یەکەم ئەوەیە کە دوای هەموو کۆبوونەوەیەکی سیاسی و دیبلۆماسی ئەوانە وەفدی هەردوو لادێن مؤتەمەری لە مؤتەمەری سەحەفیا بەشداریەکەن یالانی کەم ئەمریکا مؤتەمەری سەحەفیەکە وتی لەبەر دۆخی ئەمنی ناتوانین بیکەین وە ڕێ خێرا بەجێیان هێشت سووریان بەجێشت و ڕۆژ نەدەرەوە باشە دواتر ئەو شتانی کە دەرکەوتووە لە ناو ئەمینەیە لە ناو ئەم دۆخیا هاتوۆتە پێشەوە ئەمانەیە یەکەم ئێمە ئامادەین کە هەیئەی تەحریری شام لە لیستی تیرۆر دەربکەین بەمەرجێم چواری خوارەوە یەکەم بەشداری پێکردنی هەموو هێزەکانی تر لە حکوومەتێکا و نازام چی دیفاعکردن لە حقوقی ئینسان و بواردان بە ئەوانە سێەم پشتیوانی نەکردن لە هێزە تیرۆریستەکانی ناوچەکە و ئەوانە و قەتعکردنی هەموو ڕابطەیەک لەگەڵیان چوارەم تەسلیمکردنی هەموو سیلا حەکیمیەکان ئەم چوار شەرتەیان داناوە هێشتا هەتا ئەم لەحزەی من و تۆ قسەیتیا ئەەکەین ئەوە 15 ڕۆژ بەسەر هاتنی محەممەد جۆلانیا بۆ دیمەختی ئەپەڕێ ئەمریکا محەممەد جۆلانی لە لیستی ترۆر دەرنێنا ینی هین هەیئەی تەحریری شام محەممەد جۆلانی هین کرد وتی باشەوە 10 ملیۆنەکەی کە دامان نابوو قەینا لەو ڕۆژەوە کە CNN چۆ مقابلی لەگەڵا کردو ئەزانی کە چیە بێ و پارێ وەرگێ ناشین بە CNN چونکە خۆ CNN خەبەری ئەودا نابوو لە کوێی دۆزنەوە من 10 ملیۆنتان ئێمێ CNN مقابلی لەگەڵاکەمانە هینەکە منتەفی بوو لاخ ئەویان ڕاستە لاچووە بەڵام ئەمریکا هەیئەی تەحریری شام دەرکرێت لە تیرۆ ئەمە نییە دووەم خەبەرێکی تر دوێنێ میدل ئیست ئای هەیە لە لەندەن دەرەچێەوە ئەوانە ئینەکە تەقریرێکی بڵاو کردوتەوە باسی ئەوەکە ئەڵێ ئاخر ڕۆژەکانی ڕاکردنی بەشار ئەسەد لە دیمەشق سەفارەتی ئوردنی و سەفارەتی ئیماراتی بە پشتیوانی ئیسرائیل هێزێکی چەکداری ئەوانەی کە لە جنوبن لە لای دەرعاو ئەوانەوەن کە چوونەتە ناو دیمەشقەوە نردویانە بۆ لای ڕئیس وزەرا و توانە ڕئیس وزەرا وەرە بە پشتیوانی ئەو هێزەی جنوب تۆ دیمەشق ئیعلانی بکە کە حکوومەت ساقط بۆ ئەمانە ئێمە پشتیوانی لە تۆکەی ناڵین هەیئەی تەحریری شام بێتە ناوە باشە بەڵامی تر ڕئیس وزەراکە ترساوە لەبەروی هەیئەی تەحریری شام بە پشتیوانێکی زۆرەوە هاتۆ بین نەکردووە ئەمە نیشانی چی ئەدا ئەمە نیشانی ئەدا کە ئەم بەرەیە لە دەسەڵاتی مطلقی تورکیا لە ناو سووریایە ڕازی نین باشە ئەوەی کە ئێستا لە پشت هەیئەتی تەحریری شامەوە تاق و تەنیا تورکیایە بەشێکیش قەتەر باقی هەموو عەرەبستانی سعودیە ئەو ئێران کە هیچ لە دژی تەواوی دۆخەکەی عەرەبستانە ئیماراتە میسرە
ئوردونە ئیسرائیلە هەموو ئەمانە لە پشتی ئەو هێزانەی ترەوەن کە لە بەرامبەر محەممەد جۆلانی و هەیئەتی تەحریری شاماوەستاون لەبەرەوە وەزعەکە نەمەیوە باسکردن لەوەی کەوا محەممەد جۆلانی دەسەڵاتی وەرگرتو تاوە نابێ پێی بڵێ نە و ئیترە بێ هەوڵ بین مساومەی لەگەڵا بکەینە دواتر استراتیژ شتێکە تاکتیک شتێکی ترە لە باسی باری تاکتیکی و قسە لەسەر مساوماکرێ قسە لەسەر بەخشینی عەرزەکرێ قسە لەسەر بەخشینی تەنازولات دەکرێت ئەمانەمانە هەمووی منطقیە بەڵ باسی استراتیج تەنازولات ناکرێ بە استراتیج تەنازولات و مساومەکردن نابێت بە استراتیج کە بوو بە استراتیج دۆڕاوی ئەمە باسەکەی فەرم هەورە شەماڵ يعني سپاس من طبعا يعني تأخذ زۆر باشە زانیت مطلعیت و کەسێکی هەم سیاسیت و هەم لە ڕاگەیاندنی شەکارەکەیت و متەبعیت ئێمە ئەوەی کە ئێستا لە سووریا ئەگوزارێ و بە تایبەتی ئەوەی کە علاقەی بە قەسەدە و کوردەوە هەیە من خۆم شخصی ئەوەی کە لە سوۆشال میدیا و لە میدیا هەر نەک سوۆشال میدیا کولن لە میدیا ئەی بیستین ئەو شتەیە کە ئێمە نابێ بیزانین یعنی شتێکە کە ئەو نییە يعني ئەوەی کە لە میدیا ئەگوزارێت ئێمە ئەی بیستین لە هەموو معتەبەرترین سایتەکان و کەناڵەکانی میدیای جیهانیەوە لە ئەسوشێت پرێسەوە دیگرێت تاکو تا دوایی ئەوە نییە کە ئێمە پێویستەکە بیزانین سوشال میدیاش لێگەر ڕاستەکەی ئەوەیە کە ئێستا لە يعني من بۆیە پێشتر لەگەڵ هاوڕێسەمیر و بەڕێزیشتا باسم کرد ئێمە خاوەن ئەزمموی ئێمە کەسانێکین کە کارێکمان کرد لە باشووری کوردستانە کە هەمان کار بوو کە ئێستا هەیئەتی تەحریری شام کردی بەڵام بە نوعێکی تر بەڵام ئێمە کردمان ئێمە هەمان کارمان کرد بە تایبەتی لە شاری سلێمانی و هەولێر و شارەکانی تری کوردستانە هەمان کارمان کرد ئێمە هێزێکی گەورەی فاشستی بە زۆرێک لە لێکچوونەکانی کە لە بینی سووریا و حیزبی بەعسەکانە هەبوو و جۆری باسی سەربازیان ئێمەش هەمان کارمان کرد ئێستا ئێمە ئەمانەی ئەم تەجروبانە بەکاربێنین دیارە بە جیاوازەکان ئێمە کات قەسەدێکمان نەبوو خۆمان زەعیف بووین گەنج بووین بەرحاڵ لێگەڕێ بەڵام ئێمە هەمان کارمان کرد ئێستا ئەم تەجروبێت چیمان پێڵە من ئەوەی کە میدیا ئەڵێ ڕاستەکەی گوێگرین هەمومان گوێ لە میدیا ئەگرین و کەناڵی حەدەس و عەرەبیە و سکای نیوز کە کولەن ئیسرائیلن شتمان پێ ئەڵێن و ئێمەش دووبارەیەکەینەوە و ڕۆژنامە نووسان و محەلیلینی سیاسیمان و چاودێری سیاسیمان و دە تەلەڤیزیۆنە کوردەکانی خۆمان دووبارەیەکەنەوە ئێڵێن ئێمە بۆ من و تۆ بۆ خەڵکانێکی کە لە دنیای سیاست هەندێک شارەزاییان هەیە مەسەلەکە ئەمە نیە دووبارەکردنەوەی ئەم خەبەرانە مەسەلەکە ئەوەیە تەوازنێکی قوا هەیە لە شوێنێکی معەنە ئەم شوێنە معەنە سووریایە تەوازنی قواکە ئەبینە ئەگەر داهاتووی سووریا حرەکەیەکی تەحریری ڕۆشنبیری مەدەنی سکولاری تیا دەرکەوێت حتمان ئێمە پشتیوانیەکەین و من دڵنیام قەسەدیش پشتیوانیەکەن بەڵام ئێستا دیار نییە ئەمە یەک دووهەم ئێستا ئێمە لە بەرامبەر وەزعەتێکان کە تەواوی دەوڵەتانی دنیا بە تورکیا و ئەمریکا و غەرب و دەوڵەتانی عەرەبیەوە بەلایەنگرانی ئیخوان موسلیمینەوە تاکو دژایەتەکان هەم تەواوی دەوڵەتانێک کە لە سووریا ئەتوان دەوریان هەبێ کە ئێران ئێستا ئیدعای هەیە ئێستا ئێران خودی ئێران کە لەوێت تێکشکاوە مەشروعی هیلالی شیعی تێکشکاوە داوای هەیە لە سووریا هەموو خەریکن ئێستا وەسعێک لە ئارایەک لە ماوەی یەک دوو مانگی داهاتووە کێ ئەتوانێت فەرزی ئایدیا و تەسەوراتی خۆی بکات و تەنازولات و فەرەزیاتی خۆی بیانتە پێشەوە بۆی بتوانێت استراتیژیەکانی خۆی جێبەجێ بکات ئەمە قەزەکەی ئێستا تاکو دوومانی ئەکە باسی استراتیژەکەی لە سووریایە باسی استراتیژێک ناکەین کە احتیمالەن ئێستا ئێمە لە سووریا سیسیەکمان نییە جێیش بێنێت تەمەڕۆد لە خۆی ڕازیکا و جادە لە خۆی ڕازیکا لە سی شەشا لە ساحی لە قاهیرە وەختێ سیسی هات سیسی دیکتاتۆری عسکەری کاکە وەختی هات کولی تەمەڕۆد کولی گەنجان و سکۆلاری مصری چەپڵیان لێ
لە بەرامبەرەوەی مرسی هەبوو ئیخوان هەبوو ئێستا ئێمە لە بەرامبەری ئەمە نین ئێستا حکوومەتێک لەلایەن جۆلانیەوە دروستەکرێت کە خودی جۆلانی ئەڵێ تورکیا لە وڵاتی ئێمە داژی کرد نیە خەریکی دروستکردنی داهاتوویەکی جوانە بۆ سووریا لە وەختێکە تورکیا لە سووریا لەباری شەرعیەتەوە تورکیا لە سووریا داژی کرد جواز لە کوردستانەکەی بێدا معلومە داژی کرد يعني بس سوريا موحد باسبين سوريا خاچی سوريا جغرافي داسبين بەڵام ئێستا جۆلانی هاتووە ئەڵێ تورکیا ئەمێ کەواتە وەزیری دیفاعەکەی بینیمان دوێنێ سەرۆکی مامڕۆستەمەکەی فڵانە کە هاتووە کار عەسکەریەکان دەکات و حکوومەتەکەی لە خۆی دروست کردو ئێمە لە بەرامبەر دوو جوملەی ئەخیرە من ئەمەوێ من بۆ گوێگران بۆ بەڕێزیشت ئێمە لەوێ لە بەرامبەر قەزەیەکی جددی گەورەی بوونی کورداهین کە خەتەرە لە یەک شوێنی میدیای عالەمی لە یەک بێجگەلەوەی کە کەنەدیەک هاتووە سیناتۆرێکی ئەمریکی ڕواز لە کوردەکان بێن نازانم چی ئەم شتانی کە خەڵکی کورد و ناستە کوردەکان دڵی پێخۆشەکە واز نەکردیان یەک کەس تەئیدی حرەکەی کوردی ناکات لەوێ باسی مافی خەڵکی کورد ناکات یەک کەس نایەت بڵێ ئەو ملیۆنەها کەسەی کە ساڵەهای ساڵە دژی داعش و کۆنەپەرستی لە سووریا شەڕەکات حەقی هەیە کە قسەیە بکات نەک ئەوەی کە دەوڵەت دامەزرێنێ سەربەخۆیی هەبێ هەرچی هەر حەقی ئەوەی هەبێت کە قسەیە بکات قسەی خۆی بکات لە داهاتووی سووریا قەسەد گەیشتۆ بە شوێنێک ئێستا نوێنەرەکەی بۆ دیمەشق کابرایەکی ڕیشپانی ئیسلامیە ڕاست تا کوێ بچین کە تێبگەین سیاست یعنی چی بەڵام مەسەلەکە ئەوەیە ئێمە وەکو کورد لە سووریایە پێویستیمان بەوەیە کە ئەو هەموو تاریخ و تەسحیەدان و گیان بەخەتکردن و ئایدیا جوانە ئینسانیانەی کە تەڕحمان کردو بە بەشەریەت و بۆ منطقەکە لەوێ دەستی پێوە بگەین دیفاعی لێ بکەین و نەهێڵین ئەم تەجروبەیە بکەوێت ئەم تەجروبە بکەوێت فاشیزمی تورکی لەم سلەیمانیا ماڵ بە ماڵ ئەگەڕێن بەسەرمانەوە تەعدامان لێک لە هەولێرە مشکلیان نییە باوەڕم پێ بکە تەجروبەی ڕۆژ ئاوا بکەوێت هاوڕێشە ماڵ فاشیزمی تورکی یەک ماڵ ناهێڵەتەوە لەم باشووری کوردستانە تەعدای لێ نەکات یەک دوکان و یەک ناوی کوردی ناهێڵەتەوە لەم باشووری کوردستانە ئێمە ئەزانین فاشیزمی تورکی ئێمە ئێستا لە سووریا قەزەکەمان بەرامبەر بە فاشیزمی تورکیە بەرامبەر بە داژیکاری تورکیە بەرامبەر کەمتر بەرامبەر بە جوولانیە ئەگەر لە ساڵ 20 بەرامبەر بە جوولانی بێت لە 1970 بەرامبەر بە تورکیا بە فاشیزمی تورکیە بەرحاڵ ئەوە تێڕوانینێکە بۆ دۆخەکە بەڵام من وا ئەزانم زین چۆنە لە تەجروبەی ڕابردووی ئیسلامی سونیە لە هەر جێگایەکە ئەم ڕەوتە هاتوۆتە پێشەوە یا ئەوە تا بەسەر شانی دام و دەستگایەکی دەوڵەتی حازر و ئامادەیە هەڵزناوە و چۆتە سەرەوە و دەسەڵاتی گرتووە یا ئەوە تا تەجروبەی حاکمیەتی فەشەلی 100% بووە ئەوە سۆمال ئەوە سوودان پێشتریش باسم کردەوە لیبیا ئەوە یەمەن ئەوە ئەفغانستان ئەوە کوێ ئەوە کوێ لە هیچ جێگایەکە تۆ نموزەجێکی سەرکەوتووی ئەم ئینە نابینیت ئەم ئیسلامیزمە نابینی ئەی لە هەر شوێنێکە دەسەڵاتی گرتووە ئەگەر دام و دەستگا دەوڵەتەکان ئێستا لە سووریا دام و دەستگەر دەوڵەتەکانی بۆیە هێشتۆتەوە لەبەرەوەی ئەساسا ناتوانێت خۆی دروستی بکە حاکمن لەو شوێنەشە کە حاکم نین تا ئێستا لە باشووری کوردستانە ئەم ئیسلامە سونی بە ڕێزت باسیەکەی هەڕێشەماڵ حاکمن ئیسلامی سیاسیمان نیە ئیسلامی شعبیمانەیە ئەم ئیسلامە شعبی لە باشووری کوردستانە حاکمە حەزەکەم نای بنم ئیسلامیزم من پێم نییە ئیسلامی سیاسی من مستەڵاحەکە دەمێکە وازم لێ ناو بەکاری بێنم ئەسڵان بووە ئیسلامی سیاسی زۆرتر ترسە لەوەی کە هاتۆ دەوڵەت دەگرێتەوەوانە بەڵام وەختێک مشتمەعی پاوان کردوانە دەوڵەت بگرێنێک دقیمەتی من باسی مؤسسا دەکەم زین چۆنە ئەمەی کە ئێستا تۆڵی لە ئاستێکی فراوانە بە بۆنەی ئەو مواجهە تائیفیەوە کە لە سووریایە بۆ ئەوانەوە حقیقەتە بەڵام هەر ڕۆژێک تێ ئەپەڕێ محەممەد جۆلانی لە بەرامبەر پرسیاری ئەوەیە قرار ناگری ئەرێکەی حیجابەی بەسەر ژنا ئەو پرسیارە بۆ محەممەد جۆلانی مەطرح نییە مجتمعی سووریا ئەم پرسیارەی لێ ناکە
یەکەی مجتەمەعی سووریا پرسیاری لێکا کەی حەسارەکەمان لەسەر لاچێ کەی کاروبارەکەوێتەوە جێگەی خۆی لێرەی سووری کەی سەرەکەوێتەوە کەی سەرەکەوێتەوە ئەوە کەی خواردنمان بە ڕێک و پێچی بۆیە کارەباکەمان کەی چاگەکەی ئاوە پاکەکەمان کەی بۆ گەڕێتەوە دام و دەستگای نازانام چی ئەمانە و سوالاتانن کە ئەم دەسڵاتە بێت جوابی باتوە لەبەر ئەوە باسکردن لەسەر ئەوەی کە ئیسلام هات و ئەزانین چێت دوو جۆر تێڕوانین هەیە بۆ ئەم قەزیە هەردووچی یەکتر تەواوەکەن هاورێنە بز ومێدەوارم ئێمەمانان کە تەحلیلی دۆخەکەکەین نەکەوینە ناو ئەم هینەوە ئەم کەندەڵانەوە یەکێکیان تەحلیلێکی بەحساب چەپێکی ڕادیکاڵە ئەڵێ لە هەر شوێنێک باسی ئیسلام کراوە ئەوانە دەست لە هەموو ئازادی خوازیە بشۆکە کە جاگەر وابێ ئەی بەشێمت بوو چی دەتی تەواوی واز لێبێنی وازی لێبێنی لە هەر شوێنە کە ئیسلام الله وەکبەری هێزی ئیسلامی هەیە لە سووریا کە دژی جۆلانی ئەوانی ئەخر ئەمانە حقیقەتێکن کە تۆ ناتوانانی تۆ بڵێ مادەم ئەمە لێرە دەرکەوتوەوانە تەواو کۆتایی هات ولا لایەکی تریشە ئەوانە تریشی کە تەئیدێکن هەمان شت ئەڵێن یعنی بە موئەید و بە معارض بەشێک تەسویرێک هەیە کە پێی وایە مۆزوعەکە یەک لایی بۆ تۆ بۆ ئیسلامیزم لە سووریایە من ئەو تێڕوانینەم هەیە کە ئەمە ڕاز نییە و ئەمە تەسویرێکی نالەبار و نادەقیق و ناڕەوایە لە دۆخی سووریا و ئەمە هەموو هێزەکانە خاتە هەڵەوە و ئەو هێزانەشی کە لەسەر ئەساسی ئەمە مساوامە بەسەر خۆیانە دا ئەسە پێدەن مەلا ئەنێرن لە جیاتی کەسێک کە بڕوا بڵێوێت چوار قسە بکات و ئەوانە لەبەر چاوی کامێراکان وانە دەرکەوێت و بڵێ بنوێنەرایەتی چێکەم و ئەمانە من بە هەڵەی تاکتیکیان ئەزانم بەردەوامی ئەم هەڵانە ئەکرێتە سەر هەڵی استراتیژی بەرحاڵ کۆمنت زۆر هاتووە ئاوڕیانێکی زۆر لێرە بەشدارن لەگەڵمانە کە من دووبارە سوپاسیانەکەم و ئومێدەوارم لای خۆشیانەوە لینکی ئەم بەرنامەیە بڵاو بکەنەوە ئەگەر تا ئێستا نەیان کردووە کەناڵی هیوا لە یوتیوب سەبسکرایب بکەن بۆی بینەرانێکی زۆرترم بەرنامانە ببینن ئەم کەناڵە سەکۆیەکە بۆ هەموو دەنگە ئازادی خوازەکان چ جای چەپەکان و کۆمونیستەکان و سۆشیالیستەکان سەکۆیەکە بۆ گفتوگۆی هەمومان و من هەر هاوڕێیەکیش زوو گلەیەوم لێکرا لە شەما زۆر قساکە خۆی بەرنامە پێشکەشەکە خۆی زۆر قساکە کەناڵەم کاتەی من بەرنامەکەم وایە وەرە بەرنامەکەم لێ وەرگرە و بەرنامە خۆت بیکە نەبەس جان و تۆش وەکو من قسە بەرحاڵ ئاوایە من بەرنامەکردن هاوڕە شەماڵیان بڵێ وەخت ماوە بۆ قسەکردنیان حتمما وەختەمێنێ بۆ قسەکردن نتوانین 20 دقەمان ماوە بەڵام من ئەم کۆمنتانەی کە هاتوونەڵێ وەک پرسیارێک ئەمە بڕوا بابانەڵێ ئەوڕێ بڕواڵێ وەک پرسیارێک ئایا کۆتایی بەشار کۆتایی بەعسیزمە بە بڕوای من نەخێر بەعسیزم دەمێکە کۆتایی هاتووەکو ئەو ڕەوتە بەڵام ئەگەمە بەستە ڕەوتی فاشیزمی عەرەبیە نا بەڵام فاشیزمی عەرەبی زۆرتر ئەمڕۆ بەرجی ئیسلامی لەبەرکردو تا ئەوەی بەرجی قەومیە تۆشتانی لەبەرکرد بێ ئەوانە چونکە لەو فۆرمانە و لەو هینیانە تێکشکە نەر سەیری فەڵەستین کازانی سەیری میسر کازانی سەیری سووریا شەماشت عێراق هەماشت فاشیزمی ئەم مەنتیقەیە زۆرتر خەریکە بەرجی دیل لەبەرەکە ئەوەش مەترسێکی گەورەیە بەرحاڵ نازانم نەبەست تاقیبەکەت هەیە هەر بە کۆتایی داعش بەعسیزم تێشکە بە تێکشکانی داعش چونکە داعشی یعنی بزوتنەوەی داعش بەڕێوەبەرە ئەسڵێ سەربازەکانیان بەعسیەکان بوو نانەوەس ئەو تۆ لەوە گەڕێ بەڵام بەعسیزم بۆ خۆی بنەمای قەومیەتی عەرەبی تاکو تێبگەن تێکشکاویانە ئایدۆلۆژی نییە حیزبێک بوو ئەم حیزبە و بەمەی کە ڕەختی سەدام حوسێنەوانیش لە سووریا و لەم شوێنانەوە بەعزێ قسەیەکیانە کرد تەواو تێکشکە بەعس ئایدۆلۆژی ناسری زیاتر ئایدۆلۆژیە تا بەعسیزم بەڵێ ئەوە ئەکرەم عەبدوڵڵاڵێ لە هەر شوێنێک دەنگی ئەڵڵاهو ئەکبەر بەرزتر بوو لە دەنگی ئازادی خوازان یەکسانی خوازان ئومێد بۆ ژیانێکی باشتر خۆشخەیاڵیە معلومەکەوایە بەڵامی تر دەنگبەرزیش هینێکە بە جۆرێک دۆخێکە کە قابلی ئاڵ و گۆڕپێدانە ئەڵێ کام شەڕ و وێرانکاری کوشتن و ئاوارەبوون هەیە لەسەر ئەم گۆیزەوەی ئەمریکا دەستیتیانە بێت داڕێژەر و نەخشەدانەری نەبوو بێت بەرحاڵ ئەمریکا دەستی لە زۆر تاوانە هەیە بەڵام تاوانباری تریژ لە دنیاە کەم نین رووسیا و چین و هەموو دەوڵەتانی تریژ بە ئەندازی ئەمریکا ئیمپریالیستن بەرحاڵ دەست خۆش بۆ کۆمنتەکانت هاوڕێکرم بۆ متابعکردن متابعی بەردەوامی بەرنامەکانمانە هاوڕێکرمی خۆشەویست نەوزاد مەحموود ئەڵێ پێم پێدەچێت نەوزاد محەممەد پێدەچێت سووریا جێگرەوەی
شوێنگەی تورکیا بێت بۆ ڕۆژ ئاوا و فرسەتێکیش ئەبێت کورد هەوای لێوە هەڵمژێت بۆ باشووریش پێگەی سووریا زێهنیەتیان باشتر لە تورکیا و تورک پاشان هیوایەکیش بۆ کوتەر بژین بەرحاڵ من زۆر باش تێ نەگەیشتم نازانم مەبەستی شوێنگەی تورکیا بێت بۆ ڕۆژ ئاوا سووریا لە بری تورکیا بڵێن پایگایەک بێ بۆ مەبەستی ڕۆژاوە لێرە مەبەستی غەرب بە غەرب بڵێن سەرمایهداری غەربی و ئەمریکا ئەوانە کە ببێ بە جێگرەوەی تورکیا وەکو دەوڵەتێکی ناتۆ بەرحاڵ من ئەو تێڕوانی نەمنیە بەڕاستی منە و تەقیمەم نییە وا نازانم کەوا بێ بەڵام بەرحاڵ لە سووریایە قەسەد بۆ معادلاتی ناو سووریا پێویستە نەک هەر تەنها بۆ ئەمریکا بگرە بۆ هەندێک لە وڵاتە عەرەبیەکانیش بۆ بەرەنگاربوونەوەی پاوەندخوازی تەواوەتی تورکیا بەسەر سووریایە ضرورەتە بمێنێتەوە بۆیە کە من وا نازانم هەر تەنها ئەوەنە پێویستەکە یا ئەوە ئەگەر وا نەبێ ئەم قسەی کاک نەوزاد کردوێتی نەوزاد محەممەد کردوێتی ئەو دەمیتر معناوە ڕۆژاوە شانسێکی بۆ درێژەدان نیە ئەوە خۆتی دەڵێ چۆن توانم ببینم ئەم دووبارە ئاورە محمود عوسماناڵێ بەشار ئەسەد عەلەوی بوو دەیان قوتابخانەی وەلی فەقی دروست کرد بەرحاڵ ئەلمانی نەبوو بە هیچ جۆرێ هاوڕێنەوەتی خەڵکی سووریا مەدەنین ڕۆژاوایش هەر بەشێک بوونە لەوان کەوا بوو وەک تەجروبەی دەسەڵاتی باشوور دووبارە نابێتەوە نا من پێم وانێ وەک دەسەڵاتی یانە ئەگەر پێم وا باید دووبارە بێتەوە کار لە کارترازاوە جا ئەو قسانم بۆ کردم ڕخنانم بۆ گرم سەرنجانم بۆدا ئەڵێ چی نەبەس بەرحاڵ ئەو کۆمنتانە جێ ڕێزن و هەر کەسە تعبیر لە زۆر باش بەرحاڵ بەستی مایگە تعقیبێکە دێ بەهار من نەبم وەڵامە دەمەوە خۆزگەت کوردی نووسینەکەمان باشتریشە نەوزاد محەممەد ئەڵێ دووبارە بۆ سەرماندەی دروستی قسەکانە داڕێنە بەس لەسەر قەسەد ئەو دژایەتی پارتی و تورکیایە لە دژی چونکە بەڕاستی تورکیا نوێنەری هێزێکی کۆنەپەرستی ناوچەکەی و سەرباری پاشخانی ئەلمانی بەداخەوە ئێستا ئەمڕۆ هەر ئەلمانیش نەماوە ڕاست ئەم پرسیارە جوانە لەبەر ئەوەی من حەزم لەم پرسیارانێ ئایا پێتان وایە جەماوەر دەوری هەیە بەرامبەر بە هێزە زلەکانی دنیا جا ئەگەر جەماوەر لە بەرامبەر هێزەکانی زلەکانی دنیا دەوری نەبێ ئەو دەمکەوابێ باربی پێچینەوە تر هەر نەباسی سیاست بکەین نەباسی شۆڕش بکەین نەباسی گۆڕانکاری بکەینەوەوانە جەماوەر ڕۆڵی ون نابێ و هێزە زلەکانی دنیا منهەجێگەیە بۆ لێکدانەوەی سیاست لە علمی سیاستە پێڵێن ڕیالیزم هەمیشە ئەکتەرە ئەساسیەکانی ئەم تێڕوانینە بۆ لێکدانەوەی سیاسی تەنها دەوڵەتەکانن یا هێزە چوون دەوڵەتەکان مەسەلەن ئەشباه الدەولە مەسەلەنەوەی کە میلیشیایەکە و وەکو حیزب الله بۆ نمونە یاخود وەکو حوسیەکانمانە کە دەوڵەت نین بەڵام ئەشباه الدەولە ئەمانە بە فاکتەری یاخود بە ئەکتەری گۆڕانکاریە سیاسەکان نەزانن لەوە بترازێ قسەیەک لەسەر ڕۆڵی خەڵک ناکەن من لە داژیکاری ئۆکرانیایە لە شەڕی بینی رووسیا و ئەمریکا ڕۆڵی خەڵکە بینم ئەگەر بە شێوازی نگەتیڤش بێ ئەگەر بە شێوازی ئەوە بێ ئەگەر بۆتین ئۆکرانیا داگیر نەکردایە باسەکە لەسەرەوە نەبوو ناتۆ هاتوتە قەراغەکانی باسەکە لەسەرەوە بوو شەپۆلی ناڕزایی خەڵک خەریک بۆ گەیشتە قەسری کریملین بۆتین ناچار بوو بە شوێن نایارەکانیان بگەڕێ کوناوکون و وڵاتەوەوانە و دەرمان خواردیان کات و تاریان بێنێتە خوارەوە لەبەر لە ئایندی خۆیە ترسا پۆتین لە ترسی ناڕزایی خەڵکا بوو کە ڕۆژ ئۆکرانی داگیر کرد ئەمە ئەو حەقیقەتانەیە کە وەختێک باز لە تەحلیلی سیاسی ئەکرێ وار قسە لەسەر دەوڵەتەکانەکەی نۆمانە وەکو زۆر لە ئەو ڕۆشنبیرانەی کامڕۆ لە دنیای هینەکان هەتا چەپ و کۆمونیستەکانیش بیریان نەچێتەوە کە لە تەحلیلی ڕووداوەکانە نابێ ڕۆڵی خەڵک لەبیر بچێتەوە چونکە ئەگەر ڕۆڵی خەڵک لەناو تەحلیلی توایە وجودی نییە لە ناو خیتابی توایە وجودی نابێت لە ناو تەکتیکی توایە وجودی نابێت لە ناو استراتیجی توایە وجودی نابێت مەحاڵ ئەڵێ ئەمریکا ئەڵێ ئەمریکا دوای کۆبوونەوەی لەگەڵ جۆرانی هێزی تری ناردە ڕۆژاوە ببوورە ئەو ملاحەزەی پێشووتر ناوەکەم بیرچوو بڵێم کە مازن قاسم بوو هەروە مازن قاسم ئەڵێ هەمومان ئەزانین کە قەسەد فەرعی پەکەکەی لە ڕۆژاوای کوردستانی گەورە و بە هیچ جۆرێک ڕازی نین حکمی هەموو سووریا بکەن هەتا ئەگەر هەموو سووریەکان داوایان بکەن نازانم بەرحاڵ
ئەمەش تاهیر ئەڵێ لە ڕاستیدا ئەوەی ئێستا لە سووریا ڕوئەدات بەرەنجامی هێرشی حەماسە بۆ سەر ئیسرائیل لە 7 ئۆکتۆبەردا یەکێکە لە لێکەوتەکانی ئەو دۆخە من وان نازانم کە ئەم قسەیە نادروست بێ ئەگەر هێرشی حەماس نەبووە لە 7 ئۆکتۆبەراوە بەڕاستی نەگەێرشی حەماس لە 7 ئیجازەم بیت بەڵێ ئەو پرسیارەی کاکمازن کە جەماعەت ڕۆڵی هەیە فەرموو زەن چۆن شتێک دروست بۆی ئێستا ئێمە لە باشوورە ژین من لە باشوورە ژین باشووری کوردستان ئێمە ئەزانین ئەم ساڵهای ساڵە خۆ پیشاندانە قسە ئەکرێ معارەزە دروستە بێ نەوشیروانێتە پێشەوە گۆڕانیەت ئیسلامیە یەکگرتوویەت بەرحەڵ بەڵام دوو هێزی ئەسڵی پارتی وێکێتین و ئەوەی کە هەیە لە 91 تا ئێستا هەرم دوانن و وردە دە پارتی بەقۆتیری شەبێت بەرحەڵ زەن چۆنە ئێمە لە سیاسەتا شتێک هەیە پێ چەند شت هەیە دانی نەک دو سێش چەندها شت هەیە لە سیاسەتا کە دەوری هەیە یەکیان ئەوەیە کە من خۆم بەشێک لە ئیعلامە دەرسم خوێنەوە چۆن لە مانجمنتە دەرسم خوێنەوە لە ئیعلامیشە دەرسم خوێنەوە شتێک هەیە پێوتێت چۆن زەهرەکەیتە خەبەرەوە ئەم قسەی کە ئەم پرسیارەی کاکمازن لەسەرەوەی کە جەماوەر ئایا تەسیریان دائیمەن دەسەڵات ئەم شتە بڵاوەکاتەوە کە جەماوەر بڕم یعنی ئێمە سەر لە باشووری کوردستانە دیموکراسیێکمان هەیە ئەوەیە تۆ چیت پێ خۆشە بیڵێ ئەل لە سلێمانی وایە تەوان لە سلێمانیە زیاتر نووسین بڕۆ مزارە بکە مەسەلمە دوێنێ ڕۆشتین لە ساحۆڵەکە ویسمان خۆپیشاندانێکنا ڕزایەتی بکەین لە دژی تورکیا و هەم بۆ پشتی لە ڕۆژاوە ئاسایی شاشت نانیشت هەتا بووین بە 7 کەس اینجا ئاسایش یاڵ لە ڕێگەی ئەوانە بەڵام باوەڕکە هە شەبیحە یعنی ئێستا با گویان لێ بێت و بێمە هە شەبیحە بوون بەجلی مەدەنی و تفەنگی مەدەنی هاتبوون مشکلەیەکمان هەیە ئێمە دەسەڵاتەکانی لەم نوعی کە ئێمە ئێستا لە نوعی باشوور پارتی وێچێتی و دەسەڵاتە سەرکوتگەرەکانی کە هەیە هەمیشە ئەیانەیە بڵای بکەنوانێت کە بڵند جەماوەر تەسیری نیە هێز دەسەڵاتی هەیە بەڵام وانە هەم هێز دەسەڵاتی هەیە ڕاستە خۆیان هێزن بەڵام لە سووریایە ئەگەر ئێستا ئەوەی کە لە جۆلانی جەماعەتی هەیەی تەحریری شام کردیان هێزێکی سکۆلافتر بووە مەسەلەن جيش سوري حر جيش سوري حر جيش حر مثلا خو جيش حر اسلامي صرفي داعشيني نوكو جولاني ونيا اما بونا امكاري ام كذا اما ازانين جيش حر امكاري كل برونا كجيش حر زور مهم لبيوي جيش سوري بو درجه گشتو سا تحليل لكاني بيزنا كدو باريكينو تصورنا هكذا كجيش سوري بونع باشك شبكه جيش خوشي توشي شوك وهر اوبو ك دزداشي لبري جولاني داكن كدي بقات قاتو بندخ استا اگر جيش حر بوايا بهاتا بهمان جوري ك استا هي للدنيا غربي شو دنيا شو دولتان عربي ايمش امانت او اوان هاتون كدي هر کەسێک لە هەر شوێنێکی جوغرافیا بەرامبەر بە هەستە مێگەوەستێتەوە کاری پراکتیکی بکە و دەست بگرێ بەسەر دەسەڵاتە هێزەکانی دنیا تەعاملی لەگەڵاکە ئەمە واقعی دنیای سیاسی ئێستای ئێمە تۆ ئەگەر داعش بیت داعش ئێستا هەر ئەگە بە ناوی داعشەوە هەر بە ناوی داعش تاالبان هەورە شەماڵ تاالبان لە ئەفغانستان هاتنە سەر حکم ئەمریکا نەکشایەوە مەجبور بوو بڵێ ئەم تاالبانە کە لە داعش خراپترن هە داعشن ئەگە خراپتر نەبن وتی ئەمانە هاتوون ئەڵەن نەخێر ئێمەوان ناکەین ژنوالێ ناکەین و ژن سەنگسار ناکەین و ئەم داعشەنێکە ئێمە ئەمانێت کشانەوە بەرحاڵ وەزعێکی تر بوو ئێستا غەرب ئیعترافی بە ئەفغانستانی تاالبان کردووە هێز ئەیباتەوە هاوڕێیان هێز ئەیباتەوە لەبەر ئەوە جەماوەر هەشتێ بڵێت طبعا جەماوەر هەشتێ بڵێ ئەیباتەوە خەڵکی ئێمە لە باشووری کوردستانە ئەگەر هێزێک بێتە پێشەوە بتوانێت لە ماوەی 24 ساعاتە کۆمیتە و لەقەکان لابەرێت تەواوی غەرب و ئیسرائیل و قەتەر و سعودیش لەگەڵ تەعاملەکە بە ئێرانیش بە تورکیاش ئەمە مۆزعەتێکی ئێستا ئێمە بەڵام ئێمە ئەم حاڵەمان خستویانتە ناو مینتاڵیتێتمانەوە خەڵک هەرچێکا مهم نییە غەربە هەموو
ئەمریکا قەرارنایە هیچ شتێک ناکرێت ئیسرائیل هیچ وانە 100 کەسی چەکداری ڕێک و پێک بێت من دڵنیام بە 100 چەکداری دەزبرەوە ئەتوانێت بە 24 سەعات هەولێر و سلێمانی بکرێت هێزی هەفتامان هەیە چۆنە نێزی جەماوەر لە هینە لە هیچ ئاڵوگۆڕێکی شۆڕژێرانەیە ناتوانانی فەرامۆشی بکە ئەن یەکێک لە معادلەتەکانی شۆڕش لە ئەو جەماوەرە هاوڕێ شەماڵ سکۆلارە نیوە دیموکراتە ڕەجعیە مارکسیە نازانم سۆسیالیستە لیبراڵە هەر شتێک هەیە داعشە ئەو جەماوەرە وەختی یەتە سەرکار هەموو دنیا تەعاملی لەگەڵا زای چۆن جەماوەریش چۆنە تۆ سێ شتێک ببینە لە تەحولاتە سیاسەکانە گەورەترین شۆڕشی دنیا لە 13 زیاتری خەڵک بەشداری تیان نەکردو بە هێزی دەرگیری دوژمنەوە بە هێزی شۆڕژێڕەوە گەورەترین شۆڕشی دنیا ئەوەنە بەشداری تیا کردووە بەشی زۆری کۆمەلگا چاوەڕوانە ئەو نیە لە میسراپیان و حیزبکەنە بە ئەو نیە کە چاوەڕوانە محایدە بڵێن هیچ لایەنێک ناگرێوانە چاوەڕوانە بزانین چی ئەیباتەوە و بە جۆرە لە جۆری ئەو محایدێکە بوو بە حیادێکی ئیجابی بۆ هێزی شۆڕژێڕوانە شۆڕژ ڕوایە لەبەرەوە وانە هیچ هینێک بێ پاشان باسی ئەوەی کە هێزە دەرگیرەکان هێزە گەورەکان و دەوڵەتەکان ئینەکەن چارەنووس دیاریەکەن پێم وابێت تیوریە کە داکۆچیکاری زۆر زۆری هەیە لە دنیاە ئەسلی مەسەلەکە ژاوەیە کە تەواو بە شۆڕشی چی باسی چیەکەی شۆڕشی چی ئەوە دێستە تورکیاوە درۆنی هەیە و نازانم ئیسرائیل ئەوەی هەیە و نازانم ئەوەی هەیە و ئەمریکا توانێت بچێتە ناو کونجی ماڵەکانە و ئەوانە تۆ باش چیکە هەمیشە و دایم ئەم دیعانەوەکو بڵێ مەسەلەن جۆلانی درۆنی دروست نەکرد و بەکاری نێنا لە شەڕەکە لەگەڵ سووریا لە حاڵێکا هێزێکی هین بوو بەڵام ماوەیەک خۆی هێشتە و خۆی کۆ کردەوە ئەوانە و ئەتوانێت درۆنیش بەکاربێنە من جۆلانی شتێکی ترە هاوڕەشەماڵ ئەسەن جۆلانی قزەیەکی 20 کەس و 100 کەس و 200 کەسی تەنزیمی نین جۆلانی وەختێ لە عێراقەوە ئەگەڕێتەوە بۆ سووریا جەبهەی نوسرەت دووسەکە و زەواهری فتوایە کە داعش لە جێ خۆی و نسرەت لە جێ خۆی بووە جۆلانی نەسرەیە جۆلانی لە عێراقەوە 140 ملیۆن دلار من ڕقەمەکەم کەم و زۆر 10 ملیۆن دلار لەگەڵ خۆی هەن بۆ سووریا معلومە ڕاست یعنی ئەمە قزەیەکی ترە ئەمەی جۆلانی نازانم مەبەستم ئەزانی چۆنە هاوڕێ شەماڵ بە ئەو قسێ بکەم کە ئێستا زۆرێک لە ئیعلامیش دنیاشە باسی لە سووریا شۆڕش ڕۆینە ئەمە کە ئێستا جۆلانی کردی ئەمە شۆڕشە ناسڵ شۆڕژ سەورەی چی هاتە پێش نە باسەکە ئەوە نێزانین چۆنە بەس قسەکە ئەوەیە هەمیشە و دایم هەست دەکەین کە مەسەلەن چەپەکان باسی زروفی شۆڕژێڕانەکەن لە زروفی شۆڕژێڕانەیە تاکتیکی شۆڕژێڕانە ئەی لە زروفێکا کە خەریکە هینە بێ نایم چۆرە ماڵەوە چاوەڕێبە مەسەر نەگەرێمە لە سەردەمی باساوامان بکردایە بۆ نمونە نە بنکەیەکماندا لە سەردەمی نەوە تویەکە بۆ ڕوودا و ڕووداوی کۆنەپەرستانە نەبوو ئەمریکا هات عێراقی دابێژە بەڵام لەگەڵەوەیە خشوولەکانمان دروست کرد خۆ ناکرێت تۆ دۆخێکی کۆنەپەرستانە دێتە پێشەوە تاڵ تەسلیمی بڵێ هیچ شتێک ناکرێت من ئەمە بە تەسویرێکی دروست نازانم بەرحاڵ باسەکە لە قوپۆپی زۆر زۆر لێ بێتەوە ئەم قسەی کە محمود عوسمانی ژێڵی ئەمریکا دوای کۆبوونەوەی لەگەڵ جۆلانی هێزی تری ناردە ڕۆژاوە مەبەستی ئەوەیە کە بەرحاڵەگەر نەشی نردوێ دوای ئەوەی کە من چینیم کرد ملاحەزەیم کرد ئەوەی کە پێشووتر ئەمریکایی دەوێت 900 کەسمان لە هینایە لە ڕۆژاوایە یاخود لەو منتیقە نەوتی لای دێرە زور و ئەوانەوەی لەو منتیقەی شەرقی فوران لە دوای ئەوە وتی نەخێر هێزەکانمان 2000 ینی هەر خۆیان دەبڵیان کردەوە کە لەوانەیە زۆرتریش بێ بەڵام خۆیان دەبڵیان کردەوە لە یانامە یعنی ئەمە ئاماژەیەک بوو بۆەوە پاشان هەر ئەوە کە مؤتەمەری سەحەفیان نەگرت و بەڵی نیشاندا کە بڵین ئەم نووسرەیە لە هین دەرکان یا هەیە تەحریری شام بۆ خۆی نیشانەیەوەیە کە مەوزوعەکە هێشتا جێگەی نەگرتووە بەرحاڵ یەک یارمەتی من بە بیرروبۆچوونەکانی خۆم دەربارەی قەسەدە بخەمەڕێ باش کەم یعنی بەرحاڵەوانەیە جیاوازی لە بیرروبۆچوونی هەم بەڕێستە و هەم جۆگرانیشە دروست ببێت بەڵام من یەکشتم بۆ من کوردبوونم بۆ مهمە وەکو تاریخ یعنی من ناسیۆنالیست نیم و کوردایەتی ناکەم
بەڵام ئەمەی کە ئێستا لە ڕۆژاوای کوردستانە کە یعنی لە ئیعلامی عالەمیە کەلیمەی هەسەدە قەسەدە یەتە پێشەوە باسی کوردە، یعنی باسی هێزێکی عسکەری معەن نییە، باسی هێزێکی سیاسی تەنها معەن نییە، باسی تیۆریەک و ئایدایەکی معەنی کووردە کە توانوێتی هەموو لایەنەکانی یعنی بەرحاڵ زۆرێک لە لایەنەکان و قەومیەتەکانی تری ئەو منتیقەی کە قەسەدەتیایە و ئەو ئایدایەتە حاکمیەتەکە بێنە پاڵ خۆیان. وەکۆی لە بدایەت شەباسم کرد یعنی ئایدیای ژن ژیان ئازادی لە ڕۆژاوای کوردستانە ئەوەنەی کە ژنی عەرەب ئیستیفادەی لێ کردو و ژنی کورد ئیستیفادەی لێ نەکرد بەپێی ئیحسائیات. ئێمە لە ڕۆژاوای کوردستانە بەرەو ڕووی تەصفیەکی ئایدیایی کوردین. تورکیا ئەسڵی مەسەلەکەیە ئێمە وەکو ئەوە ڕەفز ناکات کە هێزێکی ئێستا مەسەن خۆ قەسەدە خەڵکێکی سووریایی نین وەتەنی نین مەگەر مەسەن قەسەدە بۆچی ئەڵێ من ئەندامەکانی ئینتەرناسیۆنالیستی خۆم ئەنێرمە بۆ شوێنی خۆیان خۆ هەموو هێزەکانی ئەنتەرناسیۆنالیست لە ڕۆژاوای 200 کەس نابن بەڵام هێزە ئینتەرناسیۆنالیستەکانی ناو داعش و هەیئەی تەحریری شام هەزارهاش نا بەڵام چەندەها قاتی ئەوەی ناو ڕۆژاوە بێگومان سەدان هەبن. ئەمە پێویستی بە شەرح نییە. ئێمە لە بەرامبەر ڕێنسنینی قەومیین پاکتاوی قەومیین تورک ئەفم کە کەلیمەی تورک یعنی وەکو حکوومەتی ئایدیای تورک ئایدیای تورکچێتی ئایدیای ئەردۆگانی ئایدیای ئیسلامی ئەردۆگانی لە بەرامبەر کووردا مشکلی هەیە یعنی ئێستا قەسەدە لەباری ڕیال پۆلیتیکەوە ئەوەی کە لە سویدیە لە پێوترێ پۆلیتیکال کۆڕێکشن پۆلیتیکال کۆڕێکشن هیچ دیانویەک نەماوە لەباری پۆلیتیکال کۆڕێکشنەوە ڕیال پۆلیتیکە کە کەسێک هەبێت لە دنیای ڕیال پۆلیتیکە کە بە قەسەدە بڵێت تۆ غەڵەتە هەیە هەموو شتێکەکەن حتا ئەو شوێنی کە لە بدایەت شاباسمدا عەرزی شێن بەڵام بۆچی تورکیا قبوڵی ناکات؟ وەزیری خارجی تورکیا ئەڵێ ئەمانە تیرۆریستی ئینتەرناسیۆنالیستیان تایە زۆر باشە جەنەرال عەبدی ئەڵێ ئەوانی ژەنێرینەوە بۆ ماڵەوە چی ترتانەوێت لەگەڵ پاکەکە ئێوە پاکەکەن پاکەکە دوێنێ شەو ئیعلانی کردو کە ئێمە هیچ پەیوەندێکمان بە ڕۆژاوی و ڕۆژاوی ئیعلامێکە دیارە زانین کەوانیە بەڵام ئەیانە هەموو بیانوێت ببڕن بەڵام چییە؟ هەیئەی تەحریری شام وەکو ئیسلامی سیاسی دیفاع لە ئیسلامی سیاسی ئەردۆگانەکە هیچ کەسە قسە ناکە بەڵام ئەگەر لەباری ئایدیاییەوە قەسەدە تەئیدی پاکەکە بکات مەمنوعە سەخافەتێک لە دنیا ئەگوزارێت کە ئەو بێهینە ئەو شێک ئەگوزارێت کە ڕاستەکەی هەڵوەشانەوەی پێوانەکان بەڕاستی بن لە غەزە شای بینینەوەی ئیسرائیل بەرامبەر بە خەڵک ئێمە کوردین ئەوەی لە ڕۆژ ئاوایە ئەگەر ئەم تەجروبەیمان لە دەست بچێت ڕاستەکەی هاوڕە شەماڵ فاشیزمی تورکی لەم باشووری کوردستانە ماڵ بە ماڵ بەسەرمانە جا لەوانەیە ئەمە نەختێ عاتفی بێت بەڵام ڕاستەکەی نابێت بیاڵین یعنی قەزەیەکی کوردبوونە قەزەی قەومی نییە کوردبوونە ئەم برادرانە فاشیزمی تورکی تۆی وەکو بەشەر قبول نییە ئێستا یعنی من یەک پرسیار لە جۆگرانەکەم لە جنابیش دەکەم چ ڕێگەیەک ماوە قەسەدە بیگرێتە بەر نا هیچ ڕێگەیەک نەوە خۆ بیانوەکە ئاشکرایە ئەوەی کە ئەکرێ لە بەرامبەر قەسەدا ئازاین چۆنە درێژکراوەی هەمان منطق و هەمان سیاسەتەکە ئیسرائیل لە بەرامبەر فەڵەستینایکە هەمان ئەو تاو تێڕوا هەمان ئەو مێنتاڵیتێتەیە زانی عەرزێکی دیاریکرا و ئەمانە ئەم ناسنامەیە ئەبێ پاکتاو بکرێ ئەمە نابێ بێنێ ئەمە بەشێکە لە فاشیزمەکانی فاشیزم نییە یەک جەوهری هەیە بەڵام ئەتوانێت بەرگەکانی بگۆڕێ فاشیزمی تورک و ئیسرائیل و عەرەب و هەتانەن مەسەلەن ئێرانی فاشیزمی ئەمەی بڵێن ئێران تەڵەبێەوەی کە شاپەرستەکانەوەمانە یەک ناوەڕۆکیان هەیە هەموو ئەم ناسیۆنالیزمە لە خۆرهەڵاتی ناوەڕاستە لە یەک سەرچاوەوە سەریان هەڵاوە هیچ جیاوازێک لە نێوانیانە نییە و ئەمە شتێکی ڕۆشن و ئاشکرایە من پێم وایە بەڵام ئومێد بۆ یاخود فرسەت و ئایندە بۆ سەرکەوتنی ئەم فاشیزمی
تورکیا خەریکە زمانی منیش هینەکەی هەڵە جێڕیتەوە من فاشیزمی دەوڵەتی تورکیامە بەساریز من ناڵم فاشیزمی تورک يعني على ما معموله كاولن دولتي ازانم من فاشیزمی دەوڵەتی تورکیامە بەس هەر تورک هینەکەمەیەکی دیاری کراوە بەرحاڵ وەختەکەمان زۆر بوو بەڵام گفتوگۆکەمان بە پێز بوو گفتوگۆکەمان پێم پێ باسی زۆری تیاکرا و نەزەری خۆمان دەربڕی بەرحاڵ بینەرانەوەمان لێ قوڵکەن کە مەزنی هەرچێکمان وتووە 100% ڕاست بێمە باری سەرنجی خۆمانە وچینە جێگای ڕخنە بێومە پێشوازی بەڵام کۆمنت ماوە بێ کۆمنتەکانیشان بەڵێ یەک جملە لە باشووری کوردستان ئێستا ئەو من باشووری کوردستان بە من تەرمینۆلۆژیەکە بەکارێنم لە کوردستانی خۆمانە ئێستا لە سلێمانی لە ناو یەکگرتووە قەزەیەک هەیە کە 6 کەسیان منعکردن ناو کۆنگرە و مشکلیان هەیە ئەو بەکردکاوانیە هەڵەدنیە ئەمانە مەکتەبی سیاسی یەکێتی هینە ئەم 5-6 کەسە پێش مانگێک لەمەوە پێش ئەو بەکردکاوانی لە بەرنامەیەکە هەوڕە شەماڵ من پێشنیار بە تۆ بە هەموو بینیومە من شتم لە دەست دەرناچێ حوار لەندەنی پیاڵان ئیخوانەکان حوار لەندەن باشە بەم سەرکەوتنانەی ئیسرائیل ئەڵێن ڕجوعی دووەم بەرحاڵ لەبارەی شەرعی ئەو بەکردکاوانی تایە یەکێک لەو بەرنامانەیە ئەو بەکردکاوانی زۆر بە ئازایانە دیفاع لە حەقی خەڵکی کورد دەکات نوێنەری ئاکاپیتایە و ئیخوانەکانی ترن کە دانیشتن و ئەمانی کە لەو بەردامەی حوار لەندەنان لە منەزیرەکانی ئیخوانە عالەمی ئازانم وەختی ئەو بەکردکاوانی واکەوە ئەبکراو زۆر وازەحە کە تورکیا هاتوۆتە ناومانەوە یەکگرتو زۆر بە سادەیی ئەم 6 کەسە دەرەکات لەبەرەوەی دیفاع لە قەزەی کوردیەکە بەرحاڵەوە ئاشکرایە دەست و پەنجەی تورکیا لە هەموو جێگایەک لە کوردستانی خۆمانە ئەبیرێ بەرحاڵ ئەوە کە بە پشتیوانی ئەمریکا ئەتوانی ڕێگە لە دەوڵەتە کۆنەپەرستەکانی ناوچەکە بگری ئەزمموی دەسەڵاتدارەتی پارتی دیموکراتی کوردستان باشترین بەڵگەیە بۆ هەڵوەشاندنەوەی ئەم تێڕوانینە بە پشتیوانی ئەمریکا ڕێگە لە فاشیزمی تورک ناگری تورکیا ناگری ڕێگە لە فاشیزمی ئێرانی ناگری لێ ڕێگە لە فاشیزمی عەرەبی لە سووریا و لە عێراقا ناگیری بە پشتیوانی ئەمریکام کارە ناکری دڵخۆشی بە ئەمریکا خەو و خەیاڵە دڵخۆشی بە ئەمریکا مەگەر کەسێکی زۆر سادە لە ژیان و لە سیاسەتا تێبگا ئەمریکا ناوکۆریە دوێنێ بوو ترامپ بەجێی هێشتی هەزارها شەهیدمانە لە ڕۆژاوە بەڵام ئەگەر ئێستا عقلی نەختێ باشتر بکات لە بەرامبەر تورکیا قەزە بکات بۆ ئێمە دوو هەنگاو زیاتر بچینە پێشەوە ناوکۆییە بەڵام ئەوەی پێی وابێ ئیسرائیل و ئەمریکا ئێمە سەرخات و خۆمان بەبێ هێز دەتوانین بکەین قەسەد ئەگەر خۆی هێزی نەبێت ئەگەر خۆی ئەمەی نەکرد بە تا ئێستا کردوێتی و ئەم ئایدیا و کارە شۆڕش جێڕانی نەکردە ئەمریکا و ئەسرائیل چێ ئەوەی دڵی بەوە خۆشە خۆشخەیاڵە ئەوەی ئیسرائیل کردوێتی لەم ساڵی ڕابردووە هەر نازیەکان کردوانە هیچ کەسیچکە نەیکردو دقیقاً ڕاستە بەرحاڵ ئەم کۆمنتانە هاتوو من هەرە بێ نیشانیان بدەم پێشەوەی بەرنامەکە تەواوکەین داوای لێبوردن لە هاوڕێیانەکەم کە ناتوانین وەڵامی هەموو نەکان بێتەوە بەشی شێر کۆمنتە بەڵام هەر پیشانیانین ئەم ئاوڕێڵێ بۆچی کرێکار و زەحمەکێش دابشکین لەسەر ئەساسی قەومی و ڕەگەز و دینی و تایفی بەرحاڵ کەسمان لەگەڵەوە نین بەڵام من بەش بە حاڵی خۆم بەو تعبیرە ناکە نەبەزێڵێ لە شوێنی تری ژووتومە بە عەرەبی ژووتومە لەم ڕۆژانەیە هەتا ئەو ڕۆژەی کە لەبەر خاتری کوردبوون ملیۆنەها خەڵک ستەمیان لێکرێ ناتوانم بڵێ من کوردنی کوردین ناتوانم ئەوە نییە ڕاکردن لەم واقعێتە ڕاکردن لەم بەرحاڵ کوردبوون بەم معنایە ناکە من هەوێکە دووبارە هیم بکەمەوە بەڵام ئەگەر باسەکە لەسەرەوەی ناسنامەیەک لەلایەن خەڵکانێکی نەیار بەم کۆمەڵگایانەوە و بەم خەڵکەوە بەم جەماوەرەوە لێرە ئەژین دروست کراوە بۆ ستەم لێکردن و بۆ بێ مافکردن و ئەوانە بەڕاستی ئازایەتی نییە دەستبەرداری بن بڵێ من کورد نیم من لەوان نیم هەتا و کاتەیەم ستەمە هەبێ هەتا و کاتەیەم ستەمە هەبێ بە ناچارە بێ وابین هەر بەوەندازێش قسەیەکی ئەوانی پێما بێ هینە
چیاپازە ئەوەی مەکسی زاپاتیستەکان ئەڵێ من لە فلانە جێگا هۆمۆسێکسوێلم کە زۆم لە هۆمۆسێکسوێلە کرێ لەو جێگایە کە ژن ژێردەستەیە ژنم لەو شوێنە کە فەڵەستینی ئاوای فەڵەستینیم لە فلانە جێگا خوێنکارێکم کە ئینەکرێت بەرحاڵ بۆ ئێمەمانانە بێ ئەم غەزا حەماس نین نا لە غەزا فەڵەستینین بەرحاڵ بۆچی حەماس ئەردۆغان و باخچەلی زۆر ئەردۆغان و باخچەلی زۆر دەرچیان بەو مەترسیە کرد کە لە سووریادا ڕوودەدات بەڵام تورکیا پێشتر لە ڕێگای جۆلانیەوە دەستی خۆی وەشاند بە هەدەفی ئەوەی بتوانێت بەر بە پرۆژەی ئیسرائیل و ئەمریکا بگرێت هەر بۆیەش ویستیان تەواوێکار بۆ ویستیان لە ڕێگای ئۆجالانەوە لە مەترسیەکان لەسەر خۆیان کەم بکەنەوەتە ئۆجالان بێن بۆ پەرلەمان لە پەرلەماندا پەکەکە هەڵوەشێنێتەوە بەڵام دیارە ئەمە سەری نەگرت بەرحاڵ هەر تاهیرە کاکتاهیرە ئەڵێ ئێستا ژەوەی ڕوودە لەلایەن تووشیەوە مرتەزەقەکانیەوە کە ڕەشە لەسەر قەسەدا هەر مەبەستی بەرگرتنە بەو مەترسیە کە پێیان وایە لە ڕێگەی نەخشەی ئیسرائیل و ئەمریکاوە دەڕواتە پێشەوە بەرحاڵ ئێستا پرۆژەی ڕێگای داود ئیسرائیل پرۆژەی تورکیا بەریەک دەکەون بەرحاڵ ئەمانە هەموو ئەم لێکدانەوەنەمان جۆ لێ بووە بەڵام لێدوانەکانی ڕۆژانی ڕابردووی قەسەد و ئەمڕۆ دوو لێدوانی زۆر جیاوازن واتە لە منتەڵەقێکی بەهێزترەوە لێدوان ئەدەن ئەمەش دوای ئەوەی شەوی ڕابردوو هێزێکی زۆری ئەمریکیەکان و چەک و جوبەخانەیەکی زۆریان ڕەوانەی قامیشلۆ و کۆبانی کردووە بەهەرحاڵ ئەم ئاورێ دیارە لە ڕۆژاوای کوردستانەوەیە سلااو و ڕێز مامۆستا شەماڵ عەلی ژ بۆ تۆ ژ بۆ میوانێ کوردستانی ڕۆژاوا هەر بژی کورد و کوردستان و ئیم و کولەدار بەهەرحاڵ ئەمانە هاتوونەم ئینانە گەلی کورد زۆر زۆر پێویستە یەکێتی گەلی کورد زۆر تورک و عەرەب ئەمە نیشان نادەم بەداخۆ ئەم قسەی ئێمە نییە ئاورێ کاک محەممەد ساڵح بە ڕێزی زۆرەوە هەموو ئەزمموی ڕۆژاوا ئەوەی باشە کە ئێمە لەم گشتی لەم تاوانبارکردنی نێتەوەکان دوور بخاتەوە نابێ ئەم دەستکەوتە لە دەست خۆمان بسێنینەوە توانە نووری ئەڵەیە بۆچی قەسەدە لە باتی فیدراالی باسی هاوڵاتی بوون ناکات پێم وایە باسی فیدراالی خوان فیدراالیزم جێژیکردنی جیایی و بیرۆکەیەکی گۆشەگیریە یەک شت بڵێم لەسەر فیدراالیەکەی قەسەدە نەگۆکو داکۆچی بەڵام ئەمە معلومەیە دەردی نەبەزیش پێشتر وتی ئەوان باسی فیدراالی قەومی ناکەن ئەڵێ فیدراالی ناوچەیی ئەم منتیقەیە جوغرافیەکی دیاریکراوە شەرقی فورات ئەم منتیقەیە بە عەرەب زمانیەوە بە بڵێن مەسیحیەوە بە کوردیەوە بەم لەم شوێنەیە جۆرێک ئەژینوەمانە ئەمە فیدراالیەک بێ فیدراالیی تری پێم وا بێ شوێن ڕاقەیە و کوێ و ئەمانە ئەمەش ئیرێکی تر بێ فیدراالیی تر لە منتیقەی بڵێن ئەو هینەکانی خوارەوە محافزەکانی خوارەوەی سووریا ئەوانە و فیدراالێکی تریش لە ساحلوانە بە جۆرێک هینەکەیان بڵێن ناوچەیە نەک ئەو فیدراالێکە ئێمە تێگەیشتن فیدراالی نییە لەسەر ئەساسی قەومی ئەوەی کە باسەکرێ بەرها ئەوەی کە لە ئیعلامە دەرەکەوێتتر هاوڕە شەماڵ هیچ شوێنێکی تریش داوای ئەوەی نەکردووە بەڵام تاریخێکمان هەیە لە ڕۆژاوای کوردستانە کە ئەم تاریخە ئیسپاتی ئەوەی کردووە کە ئەبێ ئەم خەڵکە ئازاد بژیوە تەجروبەیەکە و ترسێک هەیە ئەجنا زمانی سیاسی قەسەدە ئەوە نییە کە ئێمە لەبەرەوەی کوردین ئەبێ وابێت یعنی حتا پێشکەوتوترە لەوەی باشووری کوردستان لە فیدرالیزمەکەی باشووری کوردستان قەسەدە ئاڵای حکوومەتی سووریا لەسەر مەقەڕەکانی بەرزکە حکوومەتی تازی سووریا یعنی قەومی نییە بەرحاڵ قەومی نییە زۆر چاکە بەرحاڵ ئەم ئینا کوردستانە ڕۆژاوا ئستولیە هەموو کوردستانە ستونیە هەموو کوردستانە ستونی هەموو کوردستانە سڵاو ماندوو دەبن لە دەستی ئێوە خۆش دەستی ئێوەش خۆش هاوڕیانی ئازیز ئەم سەرنجەش بۆ تۆیە وەڵێ بۆ هاوڕێنە بەزە ئەدۆنیش دژ بە شۆڕش بوو دژ بە شۆڕشی ئیسلامی بوو ئەدۆنیس بەرحاڵ زۆر باشە بەرحاڵ زۆر زۆر سپاسی سەرجەم هاوڕیانەکەین تاسە لەگەڵما بوون سەرجەم ئەو هاوڕیانە هەر کۆمنتێکیان هەیە سەرنجێکیان هەیە زۆر پێشوازی لەکەین
بۆ مێدەی بتوانن کۆمەک بکەن ئەم قەناتە فراوانتر ببێتەوە بە تایبەتی لەسەر یوتیوب سبسکرایبی بکەن و بە دۆست و ئاشنانی خۆتانی بناسیێنن. بەرحاڵ ئەوەش بڵێم بۆ تۆ ئەوڕێنە بەزوو بۆ هاوڕانی تریش کە بینەرمانن لە ڕۆژەکانی داهاتوە من زنجیرەیەک بەرنامە ئەم فرسەتی تاتیلاتی سەری ساڵی استیغلالەکەم زنجیرێک بەرنامە لەگەڵ هەندێک هەڵسوڕاوی عەرەب هەم پیا و هەم ژن سۆشیالیست و خەڵکی ئازادی خواز و ژنانێکە مافخوازن و بڵێن فیمینیستن لە سووریایە بەنیازی ئەم بە زمانی عەرەبی زنجیرەیەک بەرنامە ئەنجام بم بە بینەری بن و لەگەڵمان بن و بەرحاڵ ئەگەر کوردیش نییە بە عەرەبیشە بۆ ئەوانەی عەرەبی تێگە نەتوانن بەشدارمان بن لە قسە و باسەکانە و سەرنجەکانی خۆشیان بە کوردیش بنێرن من بە عەرەبی توانم بیخەنەوە. بەرحاڵ هاوڕێشەماڵ بەشدار بووم لە بەرنمەیەکە کە کاگمیرۆی تیا بێت بەڕاستی کاگمیرۆیەکی لە بەرنامە باشەکان بوو کە جەنا بکرد لەگەڵەیە تێگەشتنی کۆمۆنیستەکان لەسەر ئیسلام ڕاستی دەستان خۆش بە بەرنامێکی زۆر باش بوو کاگمیرۆ پیاوێکی زۆر ڕۆشنبیرە هیوادارم بەڵێکەوە قسەی لەگەڵ دەکەم. زۆر باشە بەرحاڵ پێم وا بێ گوێبیست دەبێت گەرچی نەیتوانێم ڕۆ بەشدار بێ بەڵام لەبەر ماندووبوون و نەخۆشکەوتن بەڕاستیەگەر نای چێکبوو کە قەولی دابوو لەگەڵمانە بێ بەڵام لە بەرنامەکانی داهاتوە حتمما بەرنامە پێکەوەکەی دەستی تۆخش خۆش نەبەستیان زۆر سپاس بۆ بەشداریتان زۆر سپاس بۆ متابعەی سەرجەم هاوڕێیان تا بەرنمەیەکی تر و دیدارێکی تر لەگەڵ ئێوەی ئازیزە بە شادی و کامەرانیتان ئەسپێرم هەر بژین ڕۆتا شاد یا ڕۆژتا شاد. سپاس.